بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عەزیز، خۆمان بە خۆشحاڵە زاینجارێکی دیکە لە بەرنامەی کینوی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلالاتین و خزمەتتان دەخوازین کە سەرجەم بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان بینەرانی عەزیزی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکەن بە هیوای ڕۆژێکی پڕ لە تەندروستی و بەرەکەت بۆ هەموو لایەکتان. بابەتەکانی ئەمڕۆمان تەوەریەکەمان قسەکردنە لەسەر ئاستی توانستی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان لە پێشکەشکردنی توێژینەوەکانیاندا کە ئێستا دیارە وەرزی بەرەبەرە کۆتایی هاتنیش تەنانەت پێشکەشکردنی توێژینەوەکانیاندایە بە تایبەتیەوەی کە لە قۆناغی خوێندنی کۆتایی خوێندندان لە پەیمانگا یاخود لە زانکۆدا. تەوەری دووەمی بەرنامەکەشمان دوێنێ بۆ یەکەم جارەکە با بڵێن نرخی دۆلار بەرزبوویەوە بۆ 150,000 دیناری عراقی بۆیە دەمانوێت با بزانین هۆکارەکانی بەرزبوونی نرخی دۆلار بۆچی دەگەڕێتەوە و ئایا ئەمە چ کاریگەریەکی لەسەر بازار و کڕینی پێداویستیەکانی هەشتومەکی کە لە بازارەکاندا هەیە بەگشتی چ کاریگەریەکی بەسەر بازارەوە هەیە قسە لەسەر ئەم بابەتە دەکەین کە ئەمە دوو تەوەری سەرەکی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. لەگەڵیشیدا کۆمەڵێک زانیاری و پەیامنێران وەردەگرین کە بزانین زانیاری لە شار و شارچەکان چیەوە ئێستا دەچین لای کەش و هەوا بزانین گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین پێکۆبینەری دەبێت. بەڵازیزان تەوەریەکەمان قسەکردنە لەسەر ئاستی توانستی قوتابیانی زانکۆ پەیمانگاکان لە توێژینەوە زانستیات لە توێژینەوەکانیان کە پێشکەشیان کردو بە تایبەتی قۆناغی کۆتاکانی زانکۆ و پەیمانگاکان کە لە ئێستادا لە کۆتایی وەرزی خوێندی ئەم ساڵداین با بزانین ئایا ئەو قوتابیانەی قۆناغی کۆتایی لە پەیمانگا بێ لە زانکۆ کە توێژینەوەکانیان پێشکەش کردووە ئاستی توانستی توێژینەوەکانیان چۆن بووە بە تایبەتی ئەومان لەبیر نەچێت کە 2 ساڵی ڕابردوو خوێندن لە هەرێمی کوردستان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنایە بەهۆی پاساوەکانی ڤایرۆسی کۆرۆناوە چۆن بووە بە تایبەتی ساڵی ڕابردووە ئەم ساڵیش بۆیە قسە لەسەر ئاستی توانستی قوتابیان بەگشتی دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هیوا عەزیز پرۆفیسۆری یاریدەر لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی. دکتۆر گیان بەخێر بیت. دکتۆر ئێستا هیچ توێژینەوەیەک نەماوە کە قوتابیانی قۆناغی کۆتاکان پێشکەشی بکەن. ئەوەی کە بەتەمای تەواوکردنی توێژینەوەکەی بووبێ تا ئێستا کۆتایی پێ ناوە زۆر باشە کاکتۆر دێمەوەلات دەمێن ناوبڕێکی کورتوەر دەکرم کاکتۆر ناوبڕێی کورتوەر دەکرم و دێمەوەلات بەڵازیزان گرفتێکمانەیە تاوکەتێک کە چارەسەری دەکەین زانیاریەکەیە دەچینە لای ئەویش با بزانین گرنگترینە و زانیاریانە چین یا و خۆراکانە کامن کە مەترسیدارن لەسەر گیانی مرۆڤەکان با پێکەوە بینەری
ئەو زانیاریە بین کە دیارە دە جۆر خۆراکە دیاریان دەکات کە بە خۆراکە توانین بڵێن مەترسی بۆ سەر مردنی گیانی مرۆڤەکە لە یەک دەدرێتەوە. ئەو دە خواردنەی بە شێوەیەکی ئارام دەتکوژن. کۆمەڵێک خواردن هەیە ڕۆژانە بەکار دەهێنرێت و ماترسێکی گەورەی هەیە بۆ تەندروستیمان کە بریتین لەم دە خۆراکە و پێویستە هەوڵ بدەین لێی دوور بکەوینەوە و کەمی بکەینەوە چونکە مەرجنیە لە ئێستادا هەستی پێ بکەین ڕەنگە کاریگەریەکەی دوای چەندین ساڵ دەربکەوێت. یەکەم، نانی سپی و ئیشی هەویر. هەموو ئەو شیرینیانە و ئیشی هەویریانەی لە ئار دروست دەکرێن ئەگەر بە شێوەیەکی زیاد لە پێویست بخورێت دەبێتە هۆی زیادبوونی شەکرە لە جۆری دووەم و ناخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان و زیادبوونی کێش. دووەم، پەتاتەی سوورەوەکراو یاخود جپسی پەتاتە. خواردنی ئەم جۆرە پەتاتەیە سەرچاوی نەخۆشی شێرپەنجەی مەمک و کۆڵۆن و پرۆستاتە. لەگەڵ خواردنیدا بەرگری دژی شێرپەنجە نامێنێت بەڵام ڕەنگە لە دوای چەند ساڵێک نیشانەکانی دیاری بدات. سێەم، باسترمە. بەهۆی بڕێکی زۆر پێکاتی کیمیایی تێیدا بە تایبەتی ڕێژەی خوێی بە جۆرێکە کە زانەکان هۆشداری دەدەن لە خواردنی و دەبێتە هۆی شێرپەنجەی کۆڵۆن. چوارەم، شیری پڕچەوری. شیری چەور مەترسێکی گەورەی هەیە و ڕەنگە ببێتە هۆی قەڵەوبوونی منداڵان یان ئازاری مێشک و سەر لای گەورەکان و هەوکردنی جومگەکان و نەخۆشی ڕۆماتیزمە. پێنجەم، سرکەی سێوی دروستکراو. ئەو سرکەی سێوانەی بۆ بازرگانی دروست دەکرێن بڕێکی زۆر شاکر و چەوری تێدایە و بۆ ڕەنگەکەی شەرابی گەنمەشامی دروستکراو بەکار دەهێنن و زیانی هەیە. شەشەم، کەرە. هەموو دەزانین کەرە بەشێکی زۆر چەوری تێدایە کە هۆکارێکە بۆ نەخۆشیەکانی دڵ و خاوکردنەوەی لێدانی دڵ و بەرزکردنەوەی ڕێژەی کالۆری. حوتەم، شەکر و خوێ دروستکراوەکان. هەموو دەزانین ئەم پێکاتەیە زیانی هەیە بەڵام جۆرێک هەیە لە زەرفی داخراودا پێشکەش دەکرێت بە تایبەتی لە ڕێستۆرانتەکان بەهۆی بەکارهێنانی مادەی پارێزەر تێیدا زیانەکانی دەبێت بە دوو ئەوەندە تووشی نەخۆشی شەکرە و بەرزکردنەوەی پەستانی خوێن و نەخۆشیەکانی دڵمان دەکات. هەشتەم، گۆشتی دروستکراو. سەرجەم ئەو گۆشتانەی داخرێنە قوتوویان دروستکراون وەک باسترمە و کاڵباس زیانی هەیە چونکە دەبێتە هۆی نەخۆشی شێرپەنجە و ناخۆشیەکانی دڵ. نۆیەم، سۆسی تەماتە. سۆسی تەماتە بڕێکی زۆر شەکری تێدایە ئەگەر زۆر بخورێت دەبێتە هۆی نەخۆشی شەکرە و دڵ و خوێنبەرەکان هەروەها هۆکارێکە بۆ کلۆربوونی ددان. دەیەم، خواردنەوە غازیەکان. بەهۆی بەرزی ڕێژەی شەکرەوە جگەلەوەی کێش زیاد دەکات لە هەمان کادا دەبێتە سەرچاوی نەخۆشیەکانی شەکرە و دڵ و هەروەها زیان بە ددان دەگەیەنێت. بەڵازان بەرداوام دەبین لە سەرتەوەریەکەی بابەتەکەمان کە لەسەر ئاستی توانستی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکانە لە توێژینەوەکانیاندا بەرداوام دەبین لە گفتوگۆکەمان کاک دکتۆر زۆر بەخێر بێت دووبارە. پێشتر هاوکارە پرسیارەوەی کرد کە ئایا توێژینەوەکان لە ئێستادا قوتابیان گەشتونەتە کۆتا یاخود هەموو قوتابێک توێژینەوەی ئامادە کردووە؟ بەدڵنیایی ئەو خوێنکارانی کە بەتەما بووبن یا قوتابیانی کە بەتەما بووبن توێژینەوەکانیان کۆتایی پێبێنن ئێستا هەر هەمویان تەسلیمیان کردو کۆتاییان پێهێناوە و گفتوگۆشیان لەسەر کراوە بەشی زۆربیان و کۆتایی پێهاتوو نمرەشیان بۆ دانراوە. بەڵام چەند خوێنکارێک کە لەواسێ لەبەر هەندێک هۆکاری تایبەت یان خۆی نەیتوانی بێت بابەتەکەی کۆتایی تەواو بکات ئەوانە نەبێت کە نیانهێناوە و ئیلا هەر هەموو خوێنکاران توێژینەوەکانیان کۆتایی پێهێناوە. زۆر باش کاکتۆر، ئاستی توانستی قوتابیان لە ئامادەکردنی توێژینەوەکانیان چۆن بوو؟ لە ڕاستیە کاتێک کە سەیری توێژینەوەکانەکەی بەداخەوە با بڵێن خەمێک نابینی لە پشتی ئەنجامدانی توێژینەوە. خۆی لە ڕاستیە پێویستە هەر توێژینەوەیەک بە مەبەستی چارەسەرکردنی گرفتێک یاخود با بڵێن دۆزینەوەی کەلێنێک چارەسەرکردن و ئاشکراکردنی نهێنیەک شتێک لە پشتی توێژینەوە بواتە هیچ توێژینەوەیەک ناکرێت بەبێ هۆ بەبێ ئامانج ئەنجام بدرێت. لەم کاتەیە کە تۆ توێژینەوەیەک ئەنجامی ئەگەر ئامانجێکی دیاریکراون نەبێت و تەنها بۆ ئەوە بێت کە تۆ نمرەیەک کرد لەسرە بیهێنی وەکو هەر مادەیەکی تر و دەرچیت و تەواو لە ڕاستیە ئەم توێژینەوەیە
وەکوڵە تام و چێژ و بۆنی خۆی نییە وەکو وایە کە تۆ بارێکی قورسی لەسەر شان و بەسە تێوە نەجاتی بێت تر مشکلە نیە لە شوادایانی بۆیە لە ڕاستیە توێژینەوەکانە گە پۆلێنیان بکەی جۆرا و جۆرە و کوالیتی توێژینەوەکان لە ڕاستیە با ئەوەش بڵێن کە ئەکەوێتە سەر توانای خوێنکار بە پلەیەک ئایا لە ڕووی زمانزانیەوە زمانە زانێت جگە لە زمانی کوردی زمانێکی ترەزانێت چونکە لە ڕاستیە هەموو ئەو خوێنکارانی کە سەرچاوی زانیاریان تەنها یەک زمانە بە دڵنیاییەوە ناتوانێت توێژینەوەیەکی ڕێک و پێک و باش ئەنجام بدا بەلایانی کەم یان عەرەبی یان ئینگلیزی یان زمانی فارسی ینی ئەبێ لەسەر و زمانی کوردیەوە زمانێکی تریش بزانێت خاڵێکی تر لەوانە کە هۆکارە بۆ ئەوەی کە کوالیتی توێژینەوەکان دیاری بکەی بریتە لە با بڵێن پێویست ئەو ئاستی تێگەیشتنە میتۆدی کە لای خوێنکار هەیە چونکە هەر ئەوە گرنگ نییە کە خوێنکار لە ڕووی زمانەوە چی ئەزانێ لە ڕاستیە پێویستە شارەزای بەکارهێنانی میتۆدی توێژینەوەی زانستیش بێت چونکە هەر توێژینەوەیەک بەبێ میتۆدی توێژینەوەی زانستی لە ڕاستیە ناگاتە ئەوەی کە وەکو توێژینەوەیکی ئەکادمی سیر بکرێ بە دیوێکی تریشە گرنگە نەک هەر ئەوەی کە میتۆدی توێژینەوەی زانستی بزانێ پێویستە شارەزای نوێترین میتۆدەکانی توێژینەوەی زانستی بێ ئێمە گەرمانەوێ ئاستی توێژینەوەکانمان بەرز بکەینەوە لە ڕاستیە ئەوە بەشێکی شێکەوێتە سەر ناوەندە زانستیەکان و ناوەندە ئەکادمیەکان و زانکۆ و پەیمانگاکان کە هەوڵ بدەن کە ئێستا بەتایبەت بابەتێک بە ناوی میتۆد بەتایبەتی لە خوێندنی باڵا لە قۆناغی ماستەرەوە دیاریکراوە پێویستە زۆر بە وردی ئەو کەسانی کە ئەو بابەتاڵێنەوە کەسانی شایستە و شارەزا بابەتی میتۆد بن چونکە لە ڕاستیە ئێمە هەڵەیەک لە ناومانە باوە یاخود تێگەیشتێکی هەڵە لە ناومانە باوە کە پێمان وایە زۆر جار میتۆدی توێژینەوە تەنها بریتە لەوەی کە تۆ چەند پەراوێزێک بۆ نووسینێکدا بنیت و ناونیشان و پلانێکە بۆی هەبێت لە ڕاستیە ئەمەوانە بۆیە ینی میتۆدیش لایەنێکی ترە خاڵێکی تر لەوانی کە هەر کاریگەری لەسەر کوالیتی توێژینەوەکان هەیە باگراوندی ڕۆشنبیری خوێنکارەکەیە چونکە ئەو خوێنکارە چەندێک باگراوندێکی معریفی فراوان و باشی هەبێ لە ڕاستیە ڕنگدانەوەی لەسەر جۆری توێژینەوەکە هەیە لەسەر ناوەڕۆکی توێژینەوەکە هەیە لەوەی کە ئەم خوێنکارە پێشتر لەگەڵ کتێبە مامەڵەی کردووە خوێندنەوەی هەبووە و شارەزای سەرچاوەکانە شارەزای کتێبخانەکانە هەموو ئەمانە کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئەم توێژینەوەیەکی ئاسبەرز و ڕێکوپێک بێ و بە تەنیشتی ئەمانەوە بە خۆشمانی لێ دەرنەکەین کە مامۆستای سەرپەرشتیاری توێژینەوەش لە ڕاستیە ڕۆڵێکی زۆر گرنگ و کاریگەری هەیە لەسەرەوەی کە یەکەم ئەو ناونیشانە چێکە خوێنکار خۆی پێوە سەرقاڵەکە و توێژینەوەکەی پێواکە دووەم ئەو مامۆستایە تا چەندێک خۆشی ئاگاداری بابەتەکەیە سێهەم بریتە لەوەی کە مامۆستاکە چەندێک هاوکارە بۆ خوێنکارەکە لەوەی کە لە شێوازی میتۆد نووسی با بڵێن بە میتۆدیکردنی توێژینەوەکەی و هەروەها داڕشتنەوەی تێکستەکان و چۆنێتی وەرگرتنی زانیاری لە سەرچاوەکان هەموو ئەمانە کاریگەریان هەیە لەسەرەوەی کە ئایا ئەم توێژینەوەیە چ کوالیتیەکی هەیە بۆیە هەر توێژینەوەیەکی ئاسنزم یاخود با بڵێم خراپ لە هەر ناوەند و شوێنێکی زانکۆیی و پەیمانگا و ئەکادمی سازەکرێ ئەگەر کەلێنی تا دروست بوو لەم چەند خاڵە بە دەرنیە هەندێکی پەیوەندی بە خوێنکار هەیە و بەشێکیشی پەیوەندی بە مامۆستای سەرپەرشتیار هەیە زۆر باشەکە دکتۆر بە پلەیەک هۆکار چییە کە قوتابیان ینی ئەوەی نبین ینی ماندووبوونێک نبینی بە توێژینەوەکان ینی خۆیان زۆر ماندوو ناکەن بەڕاستی یان زۆر جار لەوانەیە لە هەر لە ئینتەرنێت کۆمەڵێک توێژینەوەی کا شتێکی لێ دروست بکات و نایبنێت توێژینەوە ئەمە کۆپی پێیستکە هۆکارەکەی بۆچی دەگەڕێت شتی وامان بەداخەوە زۆر زۆرە ئەوەی کە من پێڵێ ینی ئێمە پێڵێن توێژینەوەی باش کە توێژینەوەیەک بشێ بۆ نمونە دوای تەواو بوون ببێتە کتێبێک بۆ خوێنەرە زۆر دەگمەن و کەمە و ئەوەش کە زۆر وەکوڵێ مایی ئەسەف و داخە ئەوەیە کە ساڵانە توێژینەوە باشەکان کەمە بنەوە هی ئەوانەی کە شیاوی ئەوەن بخوێنرێنەوە کەمە بنەوە بەڕاستی بۆیە لە ڕاستیا بەشێکی گەورەی پەیوەندی بە خوێنکارەکان هەیە کە زۆر جاریان داواکەن مامۆسابان و نیشانەکەمان کوردی بێ و سەرچاوەکانیشی کوردی بێ و شتێکی ئاسان بێ و ینی ئەم داواکاریانیان هەیە کە لە کاتێکە لە قۆناغەکانی پێشتر زۆر جار ناونیشان هەم لە سەردەمی خۆمان کە خوێنکار بووین و هەم لە قۆناغەکانی باڵێن لە ساڵانی پێشتریش ناونیشان هەبووە مەترسی ئەوە هەبوو کە خوێنکارەکە پێی نەوێرێ
بەڵام لە دوجارە شتێکی زۆر باشی کردووە هەر ئێمە لەو خوێنکارانی خۆمان سەرپەرشتیمان کردوون چەندین نمونەمان هەیە کە بابەتەکانیان بۆ بە کتێب و بابەتەکانیان لە گۆڤار و ڕۆژنامەکان بڵاو کراونەتەوە بەڵام ئێستا کە ئەیبینی هەر ئەوە خراپ نییە کە داڕشنەکەی خراپ ینی هەر ئەولانەی نییە کە داڕشنێکی خراپی هەیە کە لە ڕاستە باڵی خوێنکاری ئێمە زمانی کوردیش نازانێت نەک ئەوەی زمانێکی تر بزانە بەداخەواڵم و شێوازی داڕشنیان زۆر لاوازە یعنی ئەو زمانی کە ڕۆژانە قسەی پێکە هەر ئەوەیە بۆی سەر کاغەز و بۆ تێنێ کە سەیرێکی لە ئاستێکی زۆر خراپ و نزمایە و لە لایەکی تریشەوە ئێستا بەداخەوە لە دەرەوەی زانکۆکان و پەیمانگەکان هەندێک با بڵێن دوکان و شوێن دروست بوون کە توێژینەوە بۆ خوێنکارانە نووسن بە پارە و ئەمەش گرفتێکی تری زانکۆکانە و ئەمە لە ڕاستیە لەسەر شانی حکوومەتە کە کۆنتترۆلی ئەم لایەنە بکە و چیتر ڕێگە بەو کەسانە نەدرێ و زۆر بە تابلۆی ئاشکرا نووسراوە ئێمە ئامادەین بۆ هاوکاریکردنی خوێنکاران حتا بۆ توێژینەوەی ماستەر و دکتۆرا و ئەمە گرفتە چونکە تۆ ئەو کاتە خوێنکار ئەچێ لە بەرامبەر مەبلەغێک لە پارە ئەچێ ئیشەکەی تەواوکە تەنانەت ئەو راپۆرت و نووسینانی کە با بڵێن لە هەفتانەش داوا لە خوێنکارێکرێ زۆربەی ئەوانش لە ڕاستیە بە پاران نووسرێن لە 5,000 و تایەتی تا 10,000 و 15,000 و زۆر جار من بە خوێنکارەکان کە راپۆرتم بۆیانە جارم پرسیارەوەی لێکە ماخوا چەنی پێیاوە چونکە دیارەکە خوێنی نووسی بەڵام باشە کاکتۆر ئەوە تەلەبە هەمیشە زین بە شوێن ئەوەی ئاگەڕێکە ئیشەکەی خۆی تێپەڕێنێ ئەی فیلتەرەکە کە مامۆستاکەیەتی بۆ ئەمانەی لێ قبوڵەکە و ئەم تەلەبەیە دوجار چۆن دەرچووە خۆ نمرەکە هەر مامۆستاکە پێیاوە بۆ نمونە ئەوە ڕاستەوە قسەی جەناب کە خوێنکارەکە دەرچووە بەڵام خوێنکار نمرەکەی تەنها لەسەر راپۆرت نییە مشکلەکە لەوایە مەسەلەن امتحانی هەیە چالاکی ڕۆژانەی هەیە کە بۆ نمونە لەوانێ پرسیارێکەکەی ئەو وەڵامەکەی دەزانێ یاخود هەندێک جار لە ڕێگەی وەکوڵێ گزیکردن و ئەوانەوە توانای دەرچوون بەدەستێنێ ئیتر تۆ چۆن مسۆگەرێکە و دوای ئەوانەی کە دەرەچن ڕاستەکەی ئەگەر ئێستا وەرە سەیری داتابیسی بەشەکان بکە کە ئێستا امتحانات بەرەو کۆتاییە و مەسەلەن بەشێکی زۆر لە دەرەجە گەڕاوەتەوە وەرە سەیری داتابیسی بەشەکان بکە بزانە ئاستی نمرەی خوێنکار بەڵام گشتی کاکتۆر مامۆستاکانیان دکتۆرە بەڕێزەکانی زانکۆ چۆن دەیانەوێ تەلەبەکان لە فیلتەر بدەن لەوەی کە بە زانستەوە تێپەڕێن نەکەوەی کە ئەوانیش لە بەروی بارودۆخی خوێندن قەیرانی دارایی موچە هەمووەمانە ببێتەوە کار بۆی کە مامۆستاش زۆر جارەر پاڵ بە تەلەبەوە بنێ با لە کۆڵی ببێت ڕاستەکەی بەشێکی پەیوەندی نییە بە پاڵنان بە تەلەبەوە بەقەدەر ئەوەی کە پەیوەندی هەیە بە مەسەلەن زروفی گشتی کۆمەڵگاکەوە ئەگینا وەکوی کە مامۆستا بێت تەلەبە بەڕێ کاشتیوان ناکەن خوێنکار بەڕێ ناکەن بەڵام ڕاستەکەی گرفتەکە لەوایە کە دۆخێکی ناهەمواری سەخت لای هەمووان وجودی هەیە بە تایبەتی لە ئێمە لە ناو خوێنکارە ئەبینین کە ڕۆژانە خوێنکار هەیە ئەڵە نایەمەوە لە بەرەوەی کری پاسی نییە لە بەرەوەی کە توانای کڕینی جلوبەرگێکی شیاوی بۆ ئامادەبوون لە ناو هۆڵەکانی خوێندن نییە لە بەرەوەی کە خوێندنە بێ بە ئەلکترۆنی مەسەلەن توانای کڕینی لاپتۆپ و مۆبایلێکی باشی وای نییە کە بتوانێت ئەمانەمووی کاریگەری بۆ لەسەر توانستی قوتابیان هەر هەمووی کاریگەری هەیە بەدڵنیایی و بەتەنیشتی ئەمەشەوە مەسەلەن مامۆستاش ئینسانە ئەکەوێتە ژێر تەسیری با بڵێن ئەو دۆخە خراپی خوێنکارەکە واشێ کاریگەری هەبێ لەسەرەوەی کە هاوکاری خوێنکاران بکە و ئەمە دۆخێکی گشتیشە بەڕاستی ینی پەیوەندی بۆ هەیە کە ئەم بارودۆخە دوجار مەزاجی گشتی هەمانی تێکداوە بەڕاستی و لەسەر هەموو لایەنەکان نەکرد پرۆسی خوێندن کاریگەری دروست کردووە ینی بەقەدەر ئەوەی کە لەسەر پرۆسی خوێندن کاریگەری دروست کردووە لەسەر پرۆسی باڵێن لەسەر لایەنی تەندروستی دروستی کردووە لەسەر لایەنی ئابووری دروستی کردووە لەبەرەوە باڵێن ئەو دۆخی خوێندن و خوێندنی باڵایش بەدەر نییە لە کۆمەلگا و بەشێکە لەو کۆمەلگایە و چۆن هەمووی پێ کاریگەری بۆ ئەمانش هەروە زۆر باش کاک دکتۆر ساڵی ڕابردوو ئەمساڵ بۆی خۆپارێزیەکان لە ڤایرۆسی کۆرۆنا ئەمانە تا چەند کاریگەری هەبوو ئەو دابڕانە تا چەند کاریگەری هەبوو لەسەر ئاستی توانستی بەگشتی لەسەر قوتابیان و لەسەر توانستی توێژینەوەکانیان ڕاستەکەی ئەو دۆخە کە دروست بووە با بڵێن ئەگەر لە ئاستی گشتی دنیا سەیریکەی
کاریگەری دروست کردووە بە نێگەتیڤ بەڵام لەگەڵەوەشە بۆ تەمایی ئەوەی کە هەندێک وڵات بتوانن خۆیان لەگەڵ دۆخەکە بگونجێنن و تەنانەت لە کوردستانیش ئەوەنەی من ئاگادار بم هەندێک لە ناوەندەکانی خوێندن توانیوانە خۆیان لەگەڵ ئەم دۆخە بگونجێنن و بەشێکی زۆر لە کارەکانیان لە ڕێگەی باڵێن ئۆنلاین و ئەلکترۆنیەوە بەڕێ بکەن پرۆسەکە بەردەوام بکەن و نێڵن پەکی بکەوێ بەڵام هێشتا هەندێک خوێندنم هەندێک وتارم خوێندەوە باس لەوەکەن کە مەسەرەن یەکێک لە توێژەرە ئەڵمانیەکانە باس لەوەکە کە ئەسڵەن هاتنی ئەم کۆرۆنایە قازانچی گەورەی بە دۆخی خوێندن گەیاندووە لە ئەڵمانیا و هەندێک ناوچەی تری دنیا کە وای کردووە سارد نەبووەوە لەوەی کە ببوورە وای کردووە کە با بڵێن ئەمان بیر لەوە بکەنەوە وەسائلی تر بێنە پێشەوە لەبەرەوەی کە دوور نییە ئەم دۆخە بەردەوام بێت بەڵام لە کوردستان لە ڕاستیە هەندێکشم ئاماژە پێکرد مەسەرەن ئێمە باری پێش ئەوەی کۆرۆنا بێ باری دارایی خەڵک خراپ بوو و کۆرۆناش کە با بڵێن ئەم کەرەنتینە و دۆخەی هێنایە پێشەوە وای کرد خەڵک با بڵێن بیر لەوە بکەنەوەی ترە بێ بە دوای میکانیزمێکی خوێندن بگەڕێ بۆی بتوانێت کۆنتاکت لەگەڵ مامۆستاکەی بکە و ئەمەش لە ڕاستی ئاسان نەبوو بۆ ئەو خێزانانە بەتایبەتی هەندێک خێزان کە زیاتر لە چەند خوێندکارێکی هەیە و زۆر جار باوکو دایکەکە خۆشیان بە حکمی ئیش پێویستیان بەوە هەبووە کە لە ڕێگەی لاپتۆپ و ئەجیزە ئەلکترۆنیەوە پەیوەندی بە شوێنەکانی داوامکردنی خۆیانەوە بکەن ئەمە هەمووی بۆتە بارێکی قورسی دارایی بەسەر خەڵکەوە و لەگەڵیشە لە ڕاستیە کۆنتترۆلکردنی ئاسان نییە مەسەلەن تۆ لە ناو میتینەکە ئێمە لە هۆڵەکانە جاری با بڵێن لانی کەم 50-60 خوێندکار هەیە تۆ لە میتینەکە چۆن 60 خوێندکار کۆنتترۆڵەکەی و هەوڵەی بەشداریان پێ بکەی و ئەمە کارێکی زۆر قورسە بەڕاستی بۆیە ئەمانە هەمووی کاریگەری لەسەر هێنانە خوارەوەی ئاستی خوێندن و کوالیتی خوێندن و توێژینەوەش دروست کردووە هەرچەندە توێژینەوە لە ڕاستیە فەرقێکی هەیە لەگەڵ ئەوەیە کاکرێ ئەو کەسە کە لە ماڵەوەی ئەسڵەنە بە کاتی زیاتر بێەوە بتوانێت توێژینەوەیکی باشتر پێشکەش بکات بەڵام لە ڕاستیە نەمان بینیوە بەو شێوە. زۆر باشە کاک جۆر دەمەوێت بزانم لە ماوەی بۆ نمونە ساڵی کرد تێپەڕی وەرزی خوێندن ئەهلیەکان هەمووی بە بەردەوامی داوامیان کردووە بەڵام حکومیەکان داوامیان پچۆ و ناوبڕی تابووە ئایا توێژینەوەی حکومیەکان قوتابیانی حکومی باشتر بووە یاهی ئەهلی لەمەیە من هەست دەکەمی حکومی باشترە لە ئەهلیەکان هەندێک شت بەدی دەکرێت لەوەی کە چووکە پارەی یاوە نەیانەوێت تەلەبە جارێکی تر بخەنەوە یا ئاسانکاری زیاتر دەکرێت بۆی کە تەلەبە دەرچێت ئەگەر هەڵسەنگانیەک لە بینی توێژینەوەی قوتابیان بکەیت لە بینی ئەهلیەکان و حکومیەکاندا ڕاستەکەی من ناتوانم بڕیار بەم لەسەر توێژینەوەی ئەهلیەکان چونکە بە حقیقەت لە نزیکەوە ئاگاداریان نیم بەڵام توێژینەوەی زانکۆکان و پرۆسی خوێندن لە زانکۆ حکومیەکانە بە تێڕوانینی من و ئەوەی من ئاگادارم بە شێوازێکی زۆر باش بەڕێوە چووە چونکە بۆ نمونە ئەو بابەتانەی من کە بەر لە هاتنی کۆرۆنا و تەنانەت دۆخی مانگرتنیش کە چەند ساڵێک مەسەلەن باسی مانگرتنشت هەبوو ئەو بابەتانی کە لە دۆخی ئاساییە پێشتر وتومەتەوە ئەم ساڵ بەو شێوازە بابەتەکانم وتۆتەوە ئەگەر بابەتێک کەمتر ینی وەکو خۆی بابەتەکان ڕۆیشتون لەبەرەوە پێم وایە پرۆگرامی خوێندن و مەنهەج لای زۆربەی مامۆستاکان تەواو کراوە و ئەوەی پێویست بوو و مەبەست بووە خوێندراوە و توێژینەوەکانیش هەر هەمویان بە شێوازێکی باش ینی کۆتاییان پێهێنراوە کوالیتەکانیان فەرقی هەیە بەڵێ وەکو باسم کرد توێژینەوە هەیە لە ئاستێکی زۆر نزم و ئەوە توێژینەوە هەیە کەوتووە هەیشە دەرەجەکانیان ینی وەکو لە جیاوازی هەیە بەڵام لەگەڵەوەشە من لە نزیکەوە ئاگاداریەوە هەم چەندین توێژینەوە هەیە کە شیاوی ئەوەن ئێستا ئەگەر باڵێن خانی بڵاوکردنەوە هەبێت هیچ چاپکردن هەبێت چاپ بکرێن و بڵاو بکرێنەوە و لە ئاستێکی زۆر باشان و ئەوەی کە من ئەڵێم زیاتر لە دەیان توێژینەوەی ئاوا منەتوانن تەنها لە بەشی ئێمە کە بەشی مێژووە هی ئەوەن بڵاو بکرێنەوە بەڕاستی زۆر باشە دکتۆر زۆر بە کورتی دەرفەتمان زۆر کەمە چی بکرێت بۆی کە ئاستی توانستی قوتابیان بەرز بکرێت واتە ئەو هۆکارانە وەسیلانە چین کەوا بکات قوتابیان لە توێژینەوەکانیانەوە لە خوێندنەکانیانە بتوانن ئاستێکی باشیان هەبێت لە ڕاستیە ئەو دۆخەی کە ئێستا لە ناوەندەکانی خوێندنا هەیە ئەوەیە کە
گەنجی ئێمە خوێندکاری ئێمە بە چاوی لە داهاتوێکی ڕوون نییە بۆ خوێندن و ئەمە گرفتێکی گەورەی بەردەمی خوێندکارە کاتێکە لێ پرسیکا کە تۆ بۆ سەعیناکەی بۆ ناخوێنی بۆ هەوڵ نادەی باس لەواکە کە ئەو دوجار کە تەخەڕوجی شگر خۆی چارە نووسێکی دیاری نییە و ئەبێ بچێت لە ماڵەوە دانیشە یاخود داجارە بێ بچێت کارێ بکە لە دەرەوەی پسپۆرەکەی خۆی ئەمە یەکێکە لە گرفتەکان. گرفتی دووەم ئەوەیە لە ڕاستیە خوێندکاری ئێمە لە ڕووی ئاستی زانستیانەوە زۆر ئاستێکی خراپیان هەیە بە شێوەیەکی گشتی باسەکەم باسی حاڵەتی تایبەت ناکەم بەڵام ئاستیان نزمە زمان نازانن و ئەمە هەمووی گرفتی گەورن بۆ ئێمە کە کاتێک بابەتێک باسەکەی لەبەرەوەی سەرچاوی زانیاری کەمترینمان بە کوردی هەیە زۆرترینمان بە زمانەکانی عەربی بە ئینگلیزی هەیە و کاتێکیشکە ئەو ئاگاداری سەرچاوەکان نەبێەوە نتوانێت بگاتە سەرچاوەکان لە ڕاستە گرفتی بۆ دروستە بێت لە ڕووی ئاستی خوێندن و توێژینەوەکانیەوە. خاڵێک تر لەوانە ئەوەیە کە بێخەمیەکی سیر لە ناو گەنجی ئەمە هەیە بە شێوەیەکی گشتی بەدەر لەوەی کە ئایا چارەنووسی دیارە یا دیار نییە ئایا مەسەلەن زمانە زانەیە نایزانێ یعنی خوێندکاران بە شێوەیەکی گشتی وەرە لە جامیعە سیر کە ڕێزی ناوەندەکانی خوێندنەگرێن نە ڕێزی لەگەڵ ڕێزمان تاوانە مەشتە ئاستە گشتێکە ئەڵام ئەتوانی بێ لە ناو زانکۆ تەسویر کە ببینە بە چاوی خۆت ئەیبینی مەسەرەن ئێمە ئەو کەمپی زانکۆی سلێمانیە کە چەند کەمپێکی جوان و ڕازاوەیە ئەبینی مێزی وا هەیە شکاوە کە نازانی بۆ یعنی ئەمە هەسی پێیەکی کە لە خۆیەوە ینی بە زۆر شکێنراوە ینی نەک ئەوەی کە ئەوەنە کۆن نییە. ئەجا لە هەمان کاتە باڵێن خوێندکار هەست بە بەرپرسیارەتی ناکە و هەستکردن بە بەرپرسیارەتی زۆر لاوازە بۆیە ینی زۆر بەلایەوە سیر ئاساییە کە پرسیارێکی لێکی تو نەزانێت بە زۆر بەلایەوە ئاساییە کە دەرنەچێت لە تاقیکردنەوە و ئەمە لە ڕاستیە گرفتن و ئەبێ هەمووان خەمی بخۆن بە ستافی مامۆسایانی زانکۆ و ناوەندەکانی زانستیەوە و هەروەها بە حکوومەت و تەنانەت بە خۆناغەکانی پێشتری پەروەردەشەوە. زۆر سپاس کاکتۆر سپاس بۆی پێیانی ڕۆژبی سپاس بەڵازان دەچینە لای ناوڕێک و دەگەڕێنەوە لات. عزیزان دووبارە سڵاوتان لێبێت لە بڕگەی لەگەڵ پەیامنێرانمان دەچینە سەرەتا کەرکووک لای پەیامنێرمان چیانووری چیا سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش گرنگترین زانیاریەکان لە پارێزگای کەرکووک چین گەربۆمان بگوازیتەوە. بەڵازیزان گرفتێکمان لەگەڵ چیا هەیە تا کاتەی گرفتەکە چارەسەر دەکەین دیارە وەزیری کاروباری کۆمەڵایەتی عێراق گەشتووەتە پارێزگای کەرکووک گرنگترین زانیاری لە چیا وەردەگرین بەڵام دێمەوە سلێمانی لای پەیامنێرمان ڕامیار عوسمان کە بابزانین گرنگترین زانیاریەکان لە سلێمانی چین. ڕامیار سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش فەرموو گرنگترین زانیاریەکانی ڕۆژمان بۆ بگوازەرەوە. بەڵازیزان دیارە گرفتەکە لای ئێمەیە چارەسەر نەکراوە زانیاری جیاوازمان هەیە لە ڕێگەی پەیامنێرەکانمان لە هەولێر سلێمانی کەرکووک شارە زۆر کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هێروەها هەموو زانیاریانتان بۆ دەگوازینەوە کە لە هەولێر دیارە گردبوونەوە ناڕزاییەکی خوێندکارانی تواناسازی هەیە کە تا ئێستا شایستە دارایەکانیان بۆ سەرف نەکراوەتەوە ئەمڕۆ لە بەردەم ئەنجومەنی وەزیران لە هەولێر گردبوونەوەیەک ساز دەکەن لە کەرکووک وەک ئاماژەم پێکرد وەزیری کاروباری کۆمەڵایەتی ئەمڕۆ عێراق ئەمڕۆ سەردانی کەرکووک دەکات بۆ زانیاری زیاتر دەچمە کەرکووک لای پەیامنێرمان چیا سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش گرنگترین زانیاریەکان لای تۆ چین فەرموو. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام ئەمڕۆ وەزیری کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی عێراقی سەردانی پارێزگای کەرکووکی کردووە ئێستا لەگەڵ پارێزگاری کەرکووک بە وەکالەت لە کۆبوونەوەن لە بینای پارێزگای کەرکووک دیارە مەبەستە سەردانەکەی بەسەرکردنەوەی هەم ئیدارەی کەرکووک و هەم ئەو بەڕوبەرایەتیانەی کە لە کەرکووکن ئەو دام و دەستگایانی سەر بە چاودێری کۆمەڵایەتی لە کەرکووک بەسەر دەکاتەوە دیارە ئەمە لەلایەک لەلایەکی دیکە پێشبینی دەکرێت ئەمڕۆ وەزیری کاروباری کۆمەڵایەتی عێراق بڕیارێک دەربکات بە دیسان دەستپێکردنەوەی ئەو
معاملات و ئەو کەسانی کە ناویان تەقدیم کردووە ناویان پێشکەش کردووە بۆ ئەوەی هاوکاری کۆمەڵایەتیان بۆ دەربکرێت دیسان دەست پێ بکرێتەوە لەبەرەوەی ماوەیەکە لە کەرکووک وەستاوە. ئێستا وەزیر لەگەڵ پارێزگاری بە وەکالەتی کەرکووک و شاندەکەی لە بینای پارێزگای کەرکووک لە کۆبوونەوەدان لە دوای کۆبوونەوەکە کۆنگرێ ڕۆژنامەوانی دەبستن لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە ئەو بڕیارانەی کە وەزیر پێێتی و ئەو قەرارەی کە دەیدا سەبارەت بە کاروباری کۆمەڵایەتی سەبارەت بە چاودێری کۆمەڵایەتی لە کەرکووک سەبارەت بە و کەسانەی کە دەکرێت ینی ناویان هەبێ یا سوود وەربگرن لە موچەی هاوکاری کۆمەڵایەتی ئەو کاتە وەزیر ڕێنمایەکان دەداوە وەزیر بڕیاری نوێ سەبارەت بە دەستپێکردنەوەی معاملاتی چاودێری کۆمەڵایەتی لە کەرکووک دەدا. ئەمە لەلایەک لەلایەکی دیکە هەرامڕۆ سەبارەت بە خزمەتگوزاری سەبارەت بە کارەبا سەبارەت بە پارەی مۆلیدە لە کەرکووک خۆپیشاندانێک بەڕێوە دەچێت دیارە خۆپیشاندانەکە وا بڕیارە لە سەر جسری کەرکووک ناو بازار بەرەو پارێزگای کەرکووک بینای پارێزگای کەرکووک بەڕێ بکەون لە بەردەم پارێزگای کەرکووک دەست بکەن بە خۆپیشاندان و ئەو داواکاریانەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دیساندرا بە ئیدارەی کەرکووک و قایمقامێتی قەزای مەرکەزی کەرکووک بەوەی کە پێویستە کارەبای نیشتیمانی کەرکووک زیاد بکرێەوە پێویستە کرێی نرخی مۆلیدە ئەهلەکان هی مەڵان کەم بکرێتەوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان چیانووری لە کەرکووکۆ لەگەڵمانەبووی بەڵایازان دەچینەوە پارێزگای سلێمانی پەیامنێرمان ڕامیار عوسمان وەردەگرین. ڕامیار سڵای خوا لێبێت و دوایین زانیاری لای تۆ چی هەیە؟ دانیە سڵاو لێبێت ببوورە پێشتر کێشەیەک لای ئێمەوە دروست بوو. باسم لەوە کردیانی لە دوای ئەوەی کە نرخی سوتەمەنی بەرز بوویەوە ینی گرفتی بۆ هاوڵاتیان دروست کرد ئێستا ژۆ گرفتار بەردەوامی هەیە نرخی سوتەمەنی هەروەکو بەتایبەتی بانزین باسەکەم 750 دینارە بۆ محەسەن و بۆ نۆرمال 700 دینارە ینی گرفتی گەورەی بۆ شۆفێران دروست کردووە. تا ئێستاش ناڕەزایەتی هەیە پێما بە ئەمڕۆژ لە بەردەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی ینی ناڕەزایەتیەکی لەم جۆرە بەڕێوە دەچێت. لە پاڵ گرانبوونی نرخی بانزین دەمێ باز لە بەرزبوونەوەی نرخی دۆلاریش بکەم. دیارە لە دوێنەوە نرخی دۆلار ینی تقریبا 250 دینارێکی شۆتە سەر. ئێستا لەگەڵکردنەوەی بازارە نرخی 100 دۆلاری ئەمریکی بە 150,150 دینار ئاڵوگۆڕی پێوەکرا. دیارە لە ماوەی 16 ساڵی ڕابردوو یەکەم جارە کە نرخی دینار بەرامبەر بە دۆلار بەم جۆرە دادەبەزێت. ئەوەش ینی گرفت بۆ هاوڵاتیان بەدڵنیایی و دروستەکە بەتایبەتی لە کڕینی شتومەک و پێداویستەکان و ئەوانە چونکە بازرگانەکان ئەو کەلوپەلانی هاوردەیەکەن بە دۆلار هاوردەیەکەن و بە دینار بە خەڵکی فرۆشنەوە موچە بە دینار دەدرێت بە هاوڵاتیان. بۆیە بێگومان ینی ئەوەی کە هەیە بەرمونە نرخی ینی سادەترین شت کە من ئەمڕۆ خۆم کارتی مۆبایلم کڕیەوە نزیکەی 150 بۆ 250 دیناری چۆتە سەر. ئەمەش جارێکی دیکە نیگەرانیە بۆ هاوڵاتیان. لە هەمان کاتدا بۆ بەشەکانی تریش ئەوانەی کە بەتایبەتی بە دۆلار کڕین و فرۆشتیان پێوە دەکرێت بڕێک پارە چۆتە سەری تاکو ئێستا ینی ئەو گرفتە بەردەوامی هەیە. من ئێستا لە بازاری دراوی شاری سلێمانیم ئەبزانین ئەمڕۆ دۆخی دۆلار چۆنە. خاڵێکیان سڵاو لێ بە باشی سوپاس دەکەم. دۆخی دۆلار چۆنە؟ ئوستازیان باشن دۆخی دۆلار چۆنە ئەمڕۆ؟ فرۆشتنی دۆلار چۆنە؟ نازانم ئەمڕۆ ئاگام لێ نییە نەچوومەتە بازار 150 صف سەبراک چی عەسم بازارەکە چۆنە ئەمڕۆی؟ وەڵای بازارەکە کرانەوەی بازارە بە چەند بوو دۆلار؟ هەر لێسەرەکە کرانی بازار بە 150 صف سەعرە لێرە 150 صف. خەڵک لە بەیانی و کاتون زیاتر دۆلار ئەکڕن یا ئیفرۆشن؟ وڵای ئەمڕۆ جا هیچ دیار نییە تۆزە دیارە کە بانقی مەرکەزی بزانین تەوزیعاتی هەیە یان نە سعرەکە دیارە چونکە بانقی مەرکەزی حکومەکە سەرفیاتی تەڵەبیاتی دۆلار هەیە ماوەیە. دوێنێ چۆن بوو؟ دوێنێ ئەوەی کە من ینی پرسیارم کردوتیان خەڵکێکی زۆر تەڵەبی کڕینی دۆلاری هەیە. زانین چۆنە کە دۆلار بەرز دەبێتەوە خەڵکێک هەیە کە پارەی هەیە لە ماڵە یەکسەر بازارەکەش لێمە تێگەی خۆشیان تووشی زەرەنەوە نەشێنین بەگەڵا لێنە بازار خەڵکی خۆمان بازاری بەرزۆتۆ لێرە ناشتە بانقی مەرکەزی سەعات 2 و 11 ساعت دیارە کار دەکات تەوزیعات هەبێ بە حواڵە جێ بە کاشە بزانین بەگەر لەوانەیە ڕۆ بە کاس زیاتر تەوزیعەکە بازارش مستەقیرتر بێت. ئێستا سعری نوێ دەرنەچووە؟ تا سعر دەرنەچووە هەر لەو سعرا وەستاوە لە 150 صف سعر. دوێنێ ئەوە کە لێرە بوون خەڵک زیاتر دۆلاری دەفرۆژە دەیکڕی لێرە هەر عادەتی بازار وایە کە بازار تەڵەبی لەسەر هەموو یەکڕێ عادەتی بازار وایە
بەس ئەمڕۆ ئێستا بانقی مرکزی بزانێت تۆزە بازار تەوزیعاتی زیایە خەڵکەم یفرۆشێتەوە خۆ هەموو وایە بەس هیچ نییە بازار ئەو بەرزونزمێ نابینی هەر لەم ناوابێ خۆی سیاری خۆیەتی یەکێک ینی دانیال یەکێک لە هۆکارە سەرەکیەکان کە دوێنە من چەند بەداداچوونێکم کرد بۆ بەرزبوونی نرخی دۆلار ئەوەیە کە خواسی زۆری لەسەرە ینی ئەوەی کە بانکی ناوەندی دەیخاتە ڕوو وەکو پێویست بەشی خواسی هاوڵاتیان ناکەوە بە تایبەت لە ئێستادا خەڵکێکی زۆر ڕووی لە کڕینی دۆلار کردووەوە دراوە عراقیەکانیان واتە دراوی دیناریان دەگۆڕنەوە بە دۆلار بۆیە یەکێک لە هۆکارە سەرەکیانی بەرزبوونەوەی نرخی دۆلار کەمبوونەوەی دۆلارە لە بازاڕەکانە وەکو پێویست بەش ناکات سەرڕاوی کە بانکی ناوەندی ڕێژەیەکی زۆر پێما بێت 200 ملیۆن دۆلار لە ڕۆژانە دەخاتە بازاڕەوە بەڵام بەشی ئەو خواستە ناکات کە هاوڵاتیان تەڵەبیەکەن وانتی داوایەکەن بۆ یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە وەلانی سیاسیش ڕۆڵی گەورەی هەبووە لە بەرزبوونەوەی نرخی دۆلارە ینی بەدڵنیاییەوە ئێستاش ئەمڕۆ نرختەر نەچووە بەڵام ئەو نرخی دوێنێ هەروەکو خۆی ماوەتەوە ئێستا 100 دلار ئەمریکی بە 150,150 دینار مامەڵی پێوە ڕالیار هەرەوەی کە لە بازاڕی دۆخی کاسبکار و ئەوانەی کە شت و کەلوپەل دەفرۆشن ئەوان چی دەڵێن ئایا بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەری هەبووە لەسەر کەرەستەکان کە لە بازاڕدا هەن؟ بەڵە بەدڵنیایی ینی من دوێنێ قسەم لەگەڵ بەشێک لە ئەو دوکاندارانە کرد بە تایبەتی ئەوانەی کە پێداویستەکانی کارەبایی و ناوماڵ ئەوانەی کە بە دۆلار شتەکانیان ئەکڕن بێگومان ینی وتیانەکە نرخەکەی بەرزتر دەکەنە چونکە ئەوەی کە ئەوان کڕیوانە ئەمڕۆ کە دەیکڕن بە نرخی 150 گرسبەی دابەزێتەوە ئەوان زەرری لێکن بۆیە ینی لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلار ئەوانیش کەلوپەلەکانیان بەرز کردوتەوە وەکو سەرتا ئاماژەم پێ کرد سەرجەمە بازرگانانەی کە ینی کەلوپەل هاوردی هەرێمی کوردستانەکەن بە دۆلار کەلوپەلەکانەکڕن و لێرە ینی بەناچاری بە دینار دەیدەنەوە بە خەڵک چکە ژیانی خەڵک لێرە بە دینارە ینی موچە بە دینار وەرەگیرێ سەر ڕایەوەی کە ینی موچەش ئێستا دۆخی وای لێ هاتووە بەو لێبڕنەی کە دابەشەکرێت ینی خەڵک ژیانێکی سەخت تێکەوتووە ینی نازاندرێت چی بکات دۆلار لەم لاوە بەرز بۆتەوە لەم لاوە دینار بەم شێوەی لێ هاتووە ینی وەکو پێویست موچەکەش دابش ناکرێت بۆیە ینی بارگرانێکی زۆر لە ئێستا لەسەر خەڵک دروست بوو ئەگەر دۆلار لەمە زیاتر بەرز بێتەوە بێگومان ینی خەیرانەکان لەوەی کە ئێستا هەیە قوڵتر دەبێتەوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانەوە. بەڵازیزان دەچینە هەولێر با بزانین لە بازاڕی دۆلارەکەی هەولێر نرخی دۆلار چەندە و بەگشتی زانیاریەکان لەسەرەوەی کاریگەری بەرزبوونەوەی نرخی دۆلار لەسەر بازار زانیاری ئەم هەموو ئەم زانیاریانە لە زاری پەیامنێرمان ئیدریس محەممەدەوە بۆتان دەگوازینەوە. ئیدریس سڵاوی خوا لەبێت ئەم کاتت باش گرنگترین زانیاریەکان لە پارێزگای هەولێر چین واروها گەر پێمان بڵێ نرخی دۆلار ئێستا لە بازاری دۆلارەکەی هەولێر چەندە و تا چەندە کاریگەری کردووەتە سەر نرخی شتومەک بە گشتی. برا تەلەفۆنەکەمان لەسەر هەڵگرن. دیارەت هێشتا دەنگێمە ناگاتە لای ئیدریس. بەڵە بینەرانی عزیز دیارە دوێنێ ئێوارە نرخی دۆلار گەشتە 150,000 دیناری عراقی نرخی 100 دلار و ئەمڕۆوەکەوەی کە لە زاری پەیامنێرمان ڕامیار لە بازاری دۆلارەکەەوە گوێبیستی بوون نرخی 100 دلاری ئەمریکی گەیشتووە تا 150,150 دیناری عراقی کە ئەمەش کاریگەری کردووەتە سەر کەلوپەل و شتومەکانی کە هاوڵاتیان لە بازار پێویستیان پێێتی وە کە ڕامیار ئاماژەی پێکرد نرخی تەنانەت کارتەکانی باڵانسی مۆبایلەکانیش بەرز بووەتەوە کاریگەری کردوتە سەر هەموو ئەمانە. ئێمە تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی دۆلار و کاریگەری لەسەر بازار ئەوش بە میوانداری زۆر بەڕێز کاک جەبار گۆران و تەبێژی بازاری دۆلارەکەی سلێمانی. کاک جەبار زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت. خۆشتی گوێبیستی زانیاریەکانی بازاری دۆلارەکە بووی. ئەم بەرزبوونەوەی بۆچی ئەگەڕێتەوە دوێنێ 150 ئەمڕۆ 150 دیناری شێتێتە سەر لە 150,000 دینار تێپەڕێت. سەرەتا بەنای خۆی بەشندەی میرەبان سڵاو لە بەڕێزتان و لە بینەران و بیستەرانی کەناڵی پەیام. تاوان ئەگەر بازدا هۆکارە سەرێکیەکانی بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی بکەی من ئەیجارمە بۆ چەند فاکتەرێکی سەرێکی یەکێک لەوانە خستنە ڕووی دۆلار لەلایەن بانقی ناوەندیەوە هەڵبەت کە ئەگەر ئێستا سەیری بکەی خستنە ڕووی دۆلار لەلایەن بانقی ناوەندیەوە زیاتر بووە بە بەراو لەگەڵ مانگەکانی ڕابردووە بەڵام ئایا
هۆکار چییە لەگەڵ ئەوەشە کە خستنەڕووی دۆلاریشی زیاتر کردووە بەڵام لە هەمان کاتیشان نرخی دۆلار بەرز بۆتەوە تامان ئێمە خستنەڕووی دۆلار لە بانکی ناوەندی بە دوو جۆرەکان بۆ مەبەستی حواڵات و احتیمادات ئەوانەی کە بۆ مەبەستی ئیلتیزاماتی بازرگانی تەحویلەکرێ بۆ دەرەوەی عێراق و بەشێکی تریشی بۆ بڵین بە نەقدیە بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستانە دیارە لە ئێستادا خستنەڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە زیاتری کردووە بەراو لەگەڵ بانکانی ڕابردووە بەڵام لە هەمان کاتیشا بەهای دۆلار بەرزە بێتەوە ئەمە هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆی کە دوای تێپەڕینی پرۆژە یاسای موازنەی عێراق لە پەرلەمانی عێراق و تەسبیتکردنی نرخی دۆلار لە بانکی ناوەندی ئیتر دڵنیایی بە تەواوەتی لەسەر ئاسی هاوڵاتیان و تەنانەت بازرگانەکانیش دروست بوو کە ئیتر تا حدێک جموجۆڵی بازرگانی و هاوردەکردنی کاڵا و کەلوپەل و شمەک زیاتر بوو دیارە هەر کاتێکیشکە کاڵا و کەلوپەل و شمەک بڵێن هاوردەی عێراق و هەرێمەکرێ بەقەدەر ئەوە ئێمە پێویستمان بە سیولەیە پێویستمان بە دۆلارە بۆی کە کەڤەری بەهای دینار بکات و وەک بڵێ پاڵپشی بەهای دینار بکات لە ئێستادا بە پێی داتاکان پێمانەڵێ کە ئێستا هاوردەکردنی کاڵا و شمەک بەنسبەی لە 150 کردووە بەقەدەر ئەو لە 150 هەم لەسەر ئاستی عێراق و هەم لەسەر ئاستی هەرێمیش پێویستمان بە دۆلاری ئەمریکیە لە ئێستا هەر بۆ نمونە دوێنێ بانکی ناوەندی 246,000 دۆلاری ینی عرض کرده بوو تەنها 26,700,000 بە نەقدی بۆ بازاڕەکانی عێراق بڵێن فرۆشتووە دیارە ئەمەش کیفایەت و وەک بڵێ خواسی بازاڕەکان پڕ ناکاتەوە ئەمەش ینی هۆکارێکی سەرێکیە کە وای کردووە بە جۆرێک لە جۆرەکان بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقیە بەرزکاتەوە و تەوقعات و ئەکسپێکتیشنی خەڵکیجانی هەروەکو ئەو برابەڕێزە لە بازاری دۆلارەکە ئاماژەی پێەیە لەو کاتانەیە کە ئەنی بەنیسبەتێک بە چەند پوینتێک دۆلار بەرزە بێتەوە هاوڵاتیان و بازرگانەکان بەگشتی ڕۆکەنە بازارەکانی دراو بۆ ئەوەی کە وەکڵی دۆلاری ئەمریکی بەدەست بێنن ینی هۆکە هەنێ فاکتەرە سەرێکیەکە بانکی ناوەندی و فاکتەری دومیش ئەو هاوڵاتیانن کە ئەو تەوقعاتانە بۆ دروستە بە ئەشە دۆلاری ئەمریکی بەرز بێتەوە بەو جۆرە ئەبینیە ساحل لە ماوەی 48 ساعتە بەنسبەتێک دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقیە بەرز بەوە و یەکێکی تر لە هۆکارەکان دۆخی سیاسی عێراقا من هەمیشه هەروەکو ئەزمونەکەی خۆم ینی هەروەکو ئیختصاسەکەشم تەجروبە و ئەزمموی ئەوم هەیە کە لەو کاتانە عێراق ڕوو لە ناسەقامگیری یان بۆ بڵێن ینی ئاڵۆزیەکی سیاسی لە نێوان لایەنە سیاسەکانە دروستە بێت ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی ئەکات ئەمەش هۆکارێکی ترەکە وای کرۆ بەنسبەتە دۆلاری ئەمریکی بەرزکاتەوە بەڵام ئێمە شتێکی لە بیرمان ناچێت لە ئێستادا تا 150 من هەر شەویش هەر بۆ یەکێک لە کەناڵەکانی تر ئاماژم بۆدا تا 150 نرخی دۆلار ئاساییە بە بەراورد بەو نرخە فەرمیی بانکی ناوەندی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ پێش 2012 ساڵی ڕابردوو ئەو کاتێک کە بانکی ناوەندی ڕۆژانە دۆلاری بە 119 عرضە کرد واتە 100 دۆلار لە بەرامبەر 119,000 بەڵام لە بازاڕەکانە بە 122,500 تا 23 ماکسیمەم زۆر جار ئەگەیشتا 124 باشە ینی ئەو کاتەش نزیکەی ئەنی 3,000 تا 4,000 دینار لە بینی نرخی فەرمی و نافەرمیە هەبوو واتە نرخە فەرمیەکە مەبەستم بڵێن بانکی ناوەندیە کە ڕۆژانە دۆلار ینی بڵێن ئینە عرضەکە و نرخە نافەرمیەکەش کە لە بازاڕەکانە تەداولی پێکرد ئەو کاتەش نزیکەی 3,000 تا 4,000 دیناری فەرق بوو بۆیە لە ئێستاژە بانکی ناوەندی ڕۆژانەکە بڵێن دۆلار 100 دۆلار بەرامبەر 146,000 دینار ئەخاتە ڕوو تا ئێستاش حاڵەتێکی ئاسایی سروشتیە ئەگەر تا 150 بڕۆ بەڵام حاڵەتە ناسروشتەکە لەوە دەستپێکە ئەگەر لە 150 زیاتر تێپەڕێ ئەمە توانین بڵێ حاڵەتێکی ناسروشتە دیارە ینی دافعێکی تر پاڵنەرێکی تر هەیە کە دۆلار بۆ جۆرە بەرزەکاتەوە زۆر باشە کاک جەبار دەگەڕێمەوە لە بزانین نرخی دۆلار لە پارێزگای هەولێر چی پێمنێنمان لەوێ ئامادەیە ئیدریس وەردەگرین ئیدریس سڵاوی خوا لەبێت دوایین زانیاریەکان چین و نرخی دۆلار لەوێ چەندە بەڵێ دیارە ئیدریس گرفتێکی بۆ دروست بووە تاوەکو ئیدریس ئامادە دەبێت دەگەڕێ لای میوانەکەمان کاک جەبار ئاماژەت بۆ کرد کە نرخی دۆلار لە 150 بەرەوسەر و مەترسی دەبێت ئەو مەترسیانە چین یاخود ئەو کاتە کاریگەریەکەی زیاترە بێت لەوەی ئێستا کە لەو ڕێژەیە جێگیر بووە دیارەوەکو سەرەتا ئاماژەم پێەیە 3,000 تا 4,000 دینار لە بینی نرخی فەرمی و نافەرمیە ئەگەرش بێ حاڵەتێکی سروشتیە بەڵام ئەگەر لەوە زیاتر بەرز بێتەوە دیارە کاریگەری و لێکەوتە و دەرهاوشتەی خراپی لەسەر ژیان و گوزارانی هاوڵاتیان دروستەکە و گاپێکی گەورە لە نێوان نرخی فەرمی و نافەرمیە دروستەکات چونکە یەکێک لە پلانە سەرێکیەکانی حکوومەتی عێراقی دوای ئەوەی کە بڵێن گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقیە کرد وەکو بڵێ تەعویمی عوملەکەی کرد یەکێک لە پلانەکانی ئەوە بوو کە
ینی بەشێک لە سپیکردنەوەی پارەنەی هەڵێ لە عێراقا ینی جاران کە کاتێک بانکی ناوەندی دۆلاری عەرزەکرد بۆ بازاڕەکان بۆ من ئەو گاپەی کە هەبوو ئەو 3-4 ناریان بۆ بڵێن ئەو 500 ناری کە هەبوو ئەنی ڕبحێکی خەیاڵی بوو ئەچووە گیرفانی هەندێک لە بەرپرسە سیاسەکانیان با بڵێن بازرگانە سیاسەکانی یەکێک لە پلانە سەرێکیەکانی ینی وەزارەتی مالی و حکوومەتی عراقی بەگشتی ئەوە بوو کە ینی بەشێک لەم ینی ڕبحە خەیاڵیە کە ئەڕواتی گیرفانی هەندێک کەسانی معێنەوە بجاری کە بگەڕێتەوە خەزانەی دەوڵەت و یەکێکی تریش لە پلانەکان ئەو بووکە بەشێک لە کورهێنانی بودجا و ئەو قایرانە دارایی و ئابووری کە هەبوو ئەنی بەڕاستی تێپەڕێن ئەنجا ئەگەر ئێستا بە هەمان نەمەجارێکی تر بانکی ناوەندی و حکوومەتی عراقی بەگشتی بگەڕێتەوە سەر ئەوەی گاپێکی گەورە لە نێوان نرخی فەرمی نافەرمیان هەبێ بە هەمان شووە گەڕاینەوە بۆ خاڵی سفر ینی بەڕاستی گەڕاینەوە بۆ ئەوی کە جارێکی تر گەندەڵی فەسادی دارایی لە عێراق جاری کە دروستە بێتەوە بۆیە ئەگەر ئەم حاڵاتە دروست بێ پێم وایە ئەگەر نرخی دۆلار بچێتە سەر و 150 ینی 152 تا 155 مانە بەڕاستی ینی گاپێکی زۆر گەورە لە نێوان نرخی فەرمی و نافەرمیان دروستە بێ بۆ نمونە ئەگەر بانکی ناوەندی ڕۆژانە ئەگەر ئێمە ئەڤەڕیجە وەرگرین 150 میلیۆن دلار عرض بکات بە 146,000 و لە بازارەکانە بۆ نمونە ئەگەر 155,000 بێت ئەو کاتە نزیکەی 9,000 دینار بۆ 100 دلار فەرقەکە ینی تۆ وەرە ئەمە کەڕەتی 150 میلیۆن دلاری کانی بەڕاستی پایرێکی زۆر زۆخەیاڵیە ینی نزیکەی ئەتوانی نزیکەی بڵێن ڕۆژانە 10 میلیۆن دلار هەندێک لە بازرگانە سیاسەکان لەم بوارە ینی قازانجەکەن ینی کە بە حەقت نابێ وابێ بەڕاستی باشە ئەگەر ئەوە بێ یەکێک لە مەترسیەکانی ئەوەیە کە جارێکتر ئەتوان بڵێن گەندەڵی ئیداری و گەندەڵی دارایی جارێکە لە عێراقا ئەنی دەست پێکات و یەکێکتر لە مەترسیەکانی ئەوەیە بەڕاستی خەڵکی تر وردە متمانەی بە دیناری عێراقی نامێنێت چونکە تۆ ڕۆژانە بە گاپێکی گەورە دینار بەرز و نزمکە ئیتر ینی لەسەر ئاسی هاوڵاتیان متمانەیەک نامێنێ بە دیناری عێراقی هێواش هێواش خەڵکی سەرمایەکانیان ئەکەن بە دۆلاری ئەمریکی و دوای ئەوە لێکەوتۆ دەرهاوشتەی لەسەر گرانبوونی کاڵا و کەلوپەل ئەنی لێ ئەکەوێتەوە بەگشتی خەڵکی تووشی زەرورزیانی زۆر گەورابن هەروەکو خۆشان ئەزانن بەڕاستی ئێستا لە ماوەی ئەم 48 ساعاتەیە تا ئاستێک ینی کاریگەری لەسەر گرانبوونی کاڵا و شمەک ینی دروست کردێتەوە ئەمە فراوانتری کە و نرخی دۆلار زیاتر بەرز بێتەوە بێگومان بەگشتی کاڵا و کەلوپەل گران ئەبێت و ئەنی هاوڵاتیان بەگشتی و بە تایبەتی تریش ئەنی موچەخۆران تووشی زەرورزیانی زۆر گەورابن بۆیە لەبەر ئەوە من پێم وایە ینی بانکی ناوەندی لە ئێستادا هیچ پلانێکی ئەوەی ناوە تەنانە ڕێگاژ نایەت دۆلاری ئەمریکی لەوە زیاتر بەرز بێتەوە چونکە بە حەقەت هەم بانکی ناوەندی هەم وەزارەتی دارایی عێراق ئەکەوێتە ژێرپرسیارێکی زۆر گەورەوە لەبەر ئەوە بە هیچ جۆرە پێم وانییە ڕێگا بە دۆلار لەمە زیاتر بەرز بێتەوە چونکە ئەگەر بەرز بێتەوە بەڕاستی وەکو ئاماژەم پێ دەرهەوشتەی زۆر خراپی لەسەر کۆی سێکتەرەکانی عێراق و هەرێمی کوردستانیش دروستەکە جا بە دەلیلی ئەوەی کە ئاڵێم بە هیچ جۆرێک ینی ڕێگا نادەن دۆلار لەوە زیاتر بەرز بێتەوە چونکە ئێستا عێراق لە دۆخیشی ئابووری باشایە دوای بڵین تێپەڕینی پرۆژاسەی موازنەی عێراق ینی وە دوای بەرزبوونەوەی نرخی نەوت تا ئاستێک ئەتوانین بڵین ئابووری عێراق بژانەوەیکی باشی بەخۆیە بینیوە یەدەگی دراو لە بانکی ناوەندی عێراق کە ینی بڵین دۆلاری ئەمریکیە یعنی ئێستا زیاتر لە 55 میلیۆن ینی 55 میلیارد دلار ئەمە پێمان ئاڵێ کە بەڕاستی بە هیچ پێوەرێک ینی منطیق نییە کە ینی عێراق پلانی ئەوی هەبەجارێکتر دۆلاری ئەمریکی بەرزکاتەوە چونکە لە خۆناغی یەکەمە ئەو کاتێکە بە جۆرێک لە جۆرەکان پەرچەکردا هەنی لەلایەن شەقام و پەرلەمانتارەکانەوە دروست نەبوو لەوانەیە لە خۆناغی دووەمە بەڕاستی پەرچەکرداری دا من پێم وانێ بەڕاستی بە هیچ جۆرە لە ئێستادا حکوومەتی عێراقی پلانی ئەوەی هەبێ کە جارێکی تر دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دینارە دابەزێنێتەوە بۆ ئەگەر ئێمە بەراورد بکەین هەر دیناری عێراقی بەراورد بکەین بە دراوەکانی وڵاتانی ناوچەی و هەرێمی هێشتا ئەتوانین بڵێن بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلارە لە هەموو دراوەکانی تر بەرزترە ئێستا هەر بۆ نمونە دابەزاندنی بەهای تمە لە بەرامبەر دۆلارە مانی لە ماوەی 3 ساڵە بە نزیکەی لە 400 دابەزیواتە 4 قات بەهاکی خۆی لەدەستداوە بە هەمان شێوە لیرەی توریشی لە هەر بەبەراو لەگەڵ ساڵی ڕابردوو ئەم کاتانە لە 200 بەهاکی لەدەستداواتە 2 قات بەهاکی خۆی لەدەستداوە بە هەمان شێوە لیرەی سووری بە نزیکەی لە 100,000 بەهاکی خۆی لەدەستداوە لیرەی لوبنانی ینی زۆربەی زۆری بەڵام کە تۆ ئێستا ئەگەر بەراورد بکەی دیناری عێراقی لە بەرامبەر دۆلارە تەنها بە نیسبەی لە 170 ینی بەهاکیان دابەزانوە لەبەر ئەوە پێم وانێ لە ئێستادا عێراق ینی پلانی ئەوەی هەبێ ینی ئەمە خۆی بۆ خۆی ئەتوانین بڵێن دوو جۆر پلانی ینی لە پشتوە هەم پلانێکی لۆنگ تێرم و هەم پلانێکی شۆرت تێرم پلانە شۆرت تێرمەکان ئەو بوو کە لە ئێستادا بەشێک لە کورتیانانی بجێی پێپەرکراوە تامان ئێمە ئەگەر بێت و شیکاریەک بۆ ینی
ئەو گەڕانەوەی داهاتە بۆ عێراق بکەین ڕۆژانە لە ئەنجامی خستنە ڕووی دۆلاری ئەمریکیەوە لە لایەن بانکی ناوەندیەوە تەمە ڕۆژانە 100 میلیۆن 150 میلیۆن 160 ماگزیمام جاری وایچێتە 220 میلیۆن 230 میلیۆن معدلێک وەربگرین ئێمە ڕۆژانە بانکی ناوەندی نزیکەی 180 میلیۆن دلار ئەخاتە ڕوو ئەگە کەڕەتی لە 170 دەیکەیت ینی بۆ 800 میلیۆن دلارێک نزیکەی 70 میلیۆن دلار بۆ حکومەتی عراقیە گەڕێتەوە ئەگەر کارەتی 180کەی نزیکەی 32 تا 33 میلیۆن دلار ڕۆژانە کەڕەتی یەک مانگەی تامان بانکی ناوەندی لە هەفتەیەکە 5 ڕۆژ دلار ئەرزەکە واتە شەمان و جومان هیچ بڕەپارێک ئەرز ناکات ئەگەر کەڕەتی 22کە نزیکەی لە مانگێکە نزیکەی 800 میلیۆن دلار داهات بە حکومەتی عراقیە گەڕێتەوە ئەگەر کەڕەتی 12کەی لە ساڵێکە نزیکەی 9 میلیارد دلار داهات بە حکومەتی عراقی ئەنی ئەجارێتەوە بۆیە ئەگەر تۆ سەری ئەم ژمارانە بکەی ئەنی ئەم داهاتە باشە بۆ حکومەتی عراقی و ببێتە پاڵ پشتێک بۆ یەدەکی درای بیانی لە بانکی ناوەندیە پێمانێ بە هیچ جۆرێک بانکی ناوەندی لە ئێستادا دەستکاری دۆلاری ئەمریکی بکات. عێراق بە چەند دۆلار ئەکرێ بە چەندی خاتە بازاڕەوە دوێنێ کە دۆلار خراە بازاڕەوە دۆلار گەشتە 150 ناری عراقی ئەم بەیانیە بۆچی چاوەڕێ ناکرێ دۆلارەکە 2.11 بخرێتە بازاڕەوە نرخی دیاری بکرێ تا دێت سیارەکەی بەرز ببێتەوە بەڵام هاوڵاتی یا کڕیار چاوەڕێەوە ناکە بزانێ ئەمڕۆ بە چەند ئەیخاتە بازاڕەوە بانکی مرکزی خۆی دیارە ینی ئێمە گەل لەسەر ئاسی سلێمانی و بازاری دراوەکانی سلێمانی سەرێکی تقریبان سعات دوای سعات دەیتر بازارەکرێتەوە بە تەواتی نرخ دەرەچەیە و ئەکسەرێتی مزاریبەکان و کۆمپانیا سەرافەکانی چاوەڕوانی بانکی ناوەندیەکەن سەیری سایدە فەرمێکی بانکی ناوەندیەکەم بزانم ڕۆ دۆلاری چەند خستۆتە ڕوو تامانە ڕۆژانی کە بڵێن دۆلار زیاترە خاتە ڕوو بە تایبەتیوانی کە بە نەقدیە بۆ بازارەکانە ئیتر تقریبان ینی لەسەر ئەو ئەساسە ینی نرخەکان دەرەچێت تامانە ڕۆژانی کە بە نەقدی زیاتر دۆلار بخاتە ڕوو ینی تۆقعاتی خەڵک لا دروستە بێت کە بە جۆرێک لە جۆرەکان ئەشێ بەهای دۆلاری ئەمریکی دابەزێتەوە بەڵام کە ئەمە گزارە خەڵکی چاوەڕوان ناکە هەر ئەمەش بە جۆرێک لە جۆرەکانە دوێن بڵێن ئەکسپێکتێشن و تەوقعاتی خەڵکە کە خەڵکێک بە جۆرێک لە جۆرەکان ینی تا ئەستێک متمانی بەدەم و دەستگاکانی بەڕاستی حکومەتی عێراقی نەماوە ئەترسێک لەوەی کە ینی ئەسا هەر بۆ نمونە دوێنێ لێ دوانێکم هەبوو لە یەکێک لە کەناڵەکانە سەری کۆمنتەکانمە کرد ئەم خوێنەوە ینی ئەکسەرێتی خەڵک ئەیوت ئەوها دۆلارە بێتە 200,000 باشە ئێدەی ئەم جۆرە تۆقعاتی خەڵک ئەنی لای کە بڵێن دروست ئەبێت و ئاکا ئەو سەرمایە نەختینەی کە لە ماڵەوە هەیەی خراپی کە بە دۆلاری ئەمریکی ئەوە ینی هۆکارەکە ئەوە چاوەڕێیەکە کە ئەگەر ئەمڕۆ پێشەوەی کە بۆ نرخی دۆلار ڕابگەێنرێت چاوەڕێەکە ببێتە سەر و 150 دینارەکە بالفعل خەڵکی ئەنی پێشبینی ئەوە چەند خراە بازارەوە دوێنێ لە سەرەتایکردنەوەی بازاری دراوەکانی هەم سلێمانی و هەم هەرێم و بەگشتی عێراقیش تقریبان بە 147 و 149 کراوێت دوا بە دوای خواز لەسەری دروست و تا 150,150 ناری بەرز بۆ بەڵام دوای ئەو برێکێکی کرد تا ئەسێک دابەزیەوە هاتۆ خوار 150 بەڵام خۆی عادەتەن ئێمە بەگشتی ئەگەر سێریکەین بەرزونزمێک لەسەر ئاسی دراوەکان ئەم چەند ڕۆژە کە بەرزونزمی کردووە باشە بە یەک نرخ بانکی مرکزی خستوێتە بازاڕەوە یا ئەویش گۆڕانکاری تیا کردووەوە هاوڵاتی یا کڕیار سیقەی نیاگەری هەیە بەرزتر بێت نا بە هەر بە هەمان ئەو نرخەی کە لە 2012 گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقی کرد لە 2012 ساڵی ڕابردوو کە بانکی ناوەندی بڕیاریدا بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلارە دابەزێنە بە 146,000 تەسبیدی کرد بە ئێستاشەوە بە ئێستاشەوە ڕۆژانە کە دۆلار ئەرز ئەکات بە 146,000 خواستی هاوڵاتیانەوە بالضبط خواستی هاوڵاتیان و هەندێک لە بازرگانەکانیش ینی بەڕاستی ینی ئێمە ئەگەر بگەڕێن و بۆ پێش ئەوەی کە بەتاواتی نرخی دۆلار لە بانکی ناوەندیا جێگیر بکرێت خەڵکی گومانی ئەوەی هەبوو تەوقعاتی ئەوەی هەبوو کە ئەشێ جارێکتر دەستکاری بەهای دینار بکرێتەوە باشە یان جاری کە ینی جاری کە بەهای دینار لە بەرامبەر دۆلارە بەرز بکرێتەوە بۆیە بەشێکی زۆر لە بازرگانەکان ینی جموجۆڵی بازرگانی و هاوردەکردنی کاڵا و شمەکیان تا ئاستەیەک کەم کردبووە بە بیانی ئەوەی کە ئەگەر بیانن و جارێکتر بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دینارە دابەزێتە تووشی زەرور زیانە بن بەڵام کە دوای ئەو بەتاواتی تەسبیت بووم دڵنیایە لای هەم بازرگانەکان و هەم هاوڵاتیانیش دروست بوو ئیترۆ کاتە خوازە سەر دۆلاری ئەمریکی دروست بوو و هاوردەکردنی کاڵا و کەلوپەلیش ینی زیاتر بووە تەمان دەکە زیاتریش بە بازرگانەکان بە بەردەوامی پێویستیان بە سیولەیە ئێستاگەر تۆ بیتە بازاری دراوی سلێمانی سەرکی ئەوانەی چەند کە زیاتر خواستە سەر دۆلاری ئەمریکی هەیە ینی بە ڕێژێکی بەرچاو زیاتر بازرگانەکانە ناوانەی کە لە بواری هاوردەکردنی کاڵا و کەلوپەل و خزمەتگوزاریە کارەکەن باشە ئەنجا دوای ئەو بەشێکی تریش لە هاوڵاتیان بۆیە ئەمەی کە ئێستا ئەگوزارێ زیاتر پەیوەندی بۆ خواستی هاوڵاتیانەوەی کە لە بازارەکان هەیە کاک جەبار ئەو پێشبینی هەڵەیی هاوڵاتیان کە خۆت ئاماژت پێکوتی لە کۆمنتا بینیم ئەمانەت کاریگەری دەبێت لەسەر نرخی شتومەک لە بازارەکاندا کە پێشبینیەوە دەکات
بەرزە بێتەوە ینی ئەمە ژوا دەکات لە هاوڕێکانی لە کەسەکانی دیکەکەەوە کۆمنتە دەخوێنێتەوە بچێت پارەکەی بگۆڕێتەوە. وڵای بێگومان نانی بەڕاستی من هەمیشە قسەم لە سەرۆکرۆ پێویستە هەموو بازارە داراییەکان یان با بڵێن بازاری دراوەکان پێویستی بە ینی وەکوڵێ فاینانشال ئەدڤایسەرە ینی پێویستی بە ڕاوێژکاری دارایی کامانە ڕۆژانە پێویستە ینی وەکوڵێ ئەنی ئەرشادات ئەنی بە خەڵک بن ئامۆژگاری بە خەڵک بن ئەنی لەسەر ئەساسی مامەڵی دراوەکان و لەسەر ئەساسێکیش مامەڵی ئەنی دراو ناکەن ینی بەڕاستی ئێمە کێشەکەمان ئەوەیە ینی بەلێدوانی یەک کەس کە لەوانە بە هیچ جۆرێک شارەزایی لە مەسائلی داراییشون لە مەسائلی ئابووریشانە بێت کاریگەری لەسەر ینی تەوقعاتی خەڵک دروست دەکات ئەوەی دەکە ئێستا ئەیبینین ئەنی سەرێکی خواستێکی زۆر لەسەر دۆلاری ئەمریکی ینی بەڕاستی دروستە بێت بۆیە بەڵێ ئەمانە تەسیراتی هەیە بەڵام من ینی وەکو هەمی قساسەی خۆشم وەکو هەم ینی ئەزمونەکەی خۆشم دڵنیاییەم بکە بە خەڵک بە گشتی پێم وانە لە ئێستادا بە هیچ جۆرە دۆلاری ئەمریکی لەوە زیاتر بەرز بێتەوە چونکە ئەگەر دۆلاری ئەمریکی لەوە زیاتر بەرز بێتەوە بە دڵنیاییەوە کارەساتێکی گەورەی دارایی لەسەر ئاسی عێراق دروست ئەکات بێمەتمانەیەکی زۆر لانی لەسەر دینار دروست ئەبێت و ئەو کاتە ینی تەسەوری ئەوە ئەکەم کە بانقی ناوەندیش نەتوانێت ینی دەست بەسەر بەهای دیناری عێراقیا بگرێت و نرخەکەی بکەوێتە دەست بازارەکان ئەو کاتە هەر کاتێکیش کە بەهای دۆلاری ئەمریکی بازارەکان تەحکومی کرد بەسەریا بەڕاستی ینی بڵێ ناجێگیریکی زۆر دروستە بێت بەرزونیزمێکی زۆر دروستە بێت ئەو کاتە کاریگەری لەسەر کۆی سێکتەرەکان لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستانی دروستەکە بۆیە من پێم وایە بە هیچ جۆرێک لە ئێستادا نە بانقی ناوەندی نە حکوومەتی عێراقیش ینی ڕێگە نەدەن بۆ جۆری کە دۆلاری ئەمریکی لەوە زیاتر بەرز بێتەوە. هۆکانی چی دەبێت هۆکار بۆی کە نرخی دۆلار نزم بێتەوە ئێستا و بەرزی بەخۆ بینیەوە بۆ نمونە دەبیستین هەنێجار لە بەغدا فشار دەکرێت خۆپشاندان دەکرێت دەچنە بەردەم بانقی مرکزی ئایا ئەمانە کاریگەریان هەیە و لە هەمان کاتە کاتێکە لە 2012 ساڵی پار نرخی دۆلار بەرز بووە هەمان دەزانی ئابووری وڵات پێوەستە بە دۆلارەوە نەکتەنانەوە زۆربەی وڵاتەکانی دیکەش بۆچی لە بەرامبەردا موچەی فەرمانبەر زیاد ناکە موچەی فەرمانبەر لە حکومی لە کەرتی کتایبەت لە هەموومانە بۆچی وەک خۆی دەمێنێتەوە هەیە ئیلزامیە کاتێک بۆ ڕێژەیە دۆلار بەرز دەبێتەوە نرخی شتومە گۆڕانکاریان بەسەردێ پێویست دەکات موچە خۆریش بەرز ببێتەوە خۆی ئەگەر تۆ سەری تاعیمی عملە بکەیت لە هەر وڵاتەکە زیاتر ئەو وڵاتانە ئەم سیاسەتە گرنەبەر کە بڵین زیاتر وڵاتێکی ئەکسپۆرتەرنەوەتە هەنادەی کاڵا و کەلوپەلەکەن هەر بۆ نمونەی وڵاتێکی وەکو چین کە خاوەنی اقتصادێکی زەبەلاح و گەورەیە بۆ ئەوی کە خوازە سەر کاڵاکانی زیاتر بێت و بۆ پەرپێدانی کەرتی ئەبووری وڵاتەکەی زۆر جار بەهای پارەکەی دابەزێنێ هەر بۆ نمونە لە 2015 چین بڕیاری دا کە ینی بەشێک لە بەهای پارەکەی دابەزێنێ لە بەرامبەردا هەنی ئەمریکا ڕێک تاکسی لەسەر کاڵاکانی سین زیاکرا ئەمە جۆرێکانی بەڵام بۆ عێراق خۆی لە حقەتە لە باتی ئەوی کە گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقیە بکردای کۆمەڵی پلانی تر لە پێش بۆ ئەبابی کردایی یەکێک لەوانە چاکسازیکردن لە فەسادی ئیداری و دارایی عێراق باشە و ئەو خەرجیە زۆرە ئەو نەفەقاتە زۆری کە لەسەر ئاسی عێراقێکری ئەوە دەستی بۆمانە بردای بەڵام ئێمە ئەومان لەبیر نەچێ بەڕاستی عێراق ینی من پێم وایە هەر لە ڕوشقلیەوە عێراق بەڕاستی دەوڵەتە ینی بەپێی ئەجندای دەرێکی ئەم وڵاتی ئێمە بەڕاستی بەڕێوە ئەبرێت خۆ ئەژینا هەر بۆ نمونە ئەگەر هەوڵیان بە ئەو پارە دزراوانەی ئەو سپیکردنەوەی پارانی کە وەکو هەر وەزیری خارجی ئەمریکا قسەی لەسەرکە زیاتر لە 800 میلیۆن دلار ینی نزیکەی تریلیۆن دلار هەر ئەوانە لە 150 ئەو پارانە بگەڕێتەوە بۆ عێراق هیچ پێویستی بۆ ناکرد کە عێراق بەهای پارەکەی دابازێنێت تامان کە لە ئێستادا عێراق بەهای پارەکەی لە بەرامبەر دۆلارە دابازانوە وەکو سەرەتاش ئەمەژەم پێیا بە نیسبەی لە 170 داهاتی بۆ ئەگەڕێتەوە بەڵام لەسەر حسابی چێ لەسەر حسابی گیرفانی هاوڵاتیان باشە یعنی بۆ نمونە ئەگەر هاوڵاتێک لەو پێش موچەکەی میلیۆنە دینار بوو بێ واتە بەهای ئەو میلیۆنە ئەگەر بە ینی بە 120,000 تەخمینی بکەین ئەو کاتە نزیکەی 800 دلاری کردەوە بەڵام ئێستا ئەو میلیۆنەی ئەو هاوڵاتی یان بڵێن ئەو موچە خۆرە نزیکەی 665 دلارەکە واتە بۆ هەر مانگێک لە موچەی هاوڵاتیەک نزیکەی 150 تا 160,000 نارزەرری بەرئەکەوێت جا ئەگەر عێراق ئەم پلانی گرتوێت هێبەری لە کاتێکا کە بڵین بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دینارە بەرزکرێتەوە و موچەشی بە هەمان شێوە بەرزکاتەوە کەواتە عێراق هیچی نەکرد بە هیچ بەڵام خۆی لە حەقیقەتە من وەکو ئەنی بۆچوون و ئەنی خۆم عێراق پلانی زۆر باشتی لە پێش بوو دەکە ئیتوانی بیکە بەڵام عێراق هەڵبەت نەیتوانی کە بە جۆرێک لە جۆرەکان چارەسەری کێشەی دارایی و ئابووری لە عێراق بکە بۆیە بە ناچاری دەستی بر بۆ ئەم پلانی کە دەستکاری بەهای نارەکەی بکە لە بەرامبەر دۆلاری زۆر کاک جەبارەگە زانیاری دەبێت کۆمەڵێک مەوادەیە بە تایبەت کەرستی بیناسازی بۆ نمونە شیش
پێشتر بە دلار فرۆشتێتی ئێستا بە دلار ئیفرۆشێت و نزیکەی 300 دلاری چۆتە سەر ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە خۆ بە دلار مامەڵەکەر بە دلار بووە دلار نەیکڕی و بە دینار بیفرۆشێتەوە تاوەکو بڵێ کاریگەری دلار بۆ لەسەرەوەی بەرزکرد و کۆمەڵێکی زۆر مەوادەیە کە ئەو بازرگانە بە دلاری کڕێەوە بە دلاریژی فرۆشێتەوە بۆ بەرز بۆ تۆ نرخەکە خۆی ئەگەر تۆ سەری دەستی ئەمەری هەرێمی کورسان کەی ڕێژەی هەڵاوسانی بە لە سەدا 4.20 ینی دیاری کردووە بەڵام من کە پێم وایەوە ینی داتایەکی هەڵەیە پێم وابێ ڕێژەی هەڵاوسان زۆر زیاتر بووە هەڵبەت هەستاوە ئەو ینی ئەڤەڕیجێکی وەرگتووە لە نێوان نرخەکانە بۆ نمونە نرخی شیشە نرخی چیمەنتۆیە نرخی کاڵا و کەلوپەلی قەبارە گەورەکانە بڵێن بابەتی بیناسازی ئۆتۆمبیل تایەت بۆ کاڵا و کەلوپەلی پێداویستەکانەوەی کە پەیوەندی بە ضروریاتی حیاتەوەیە هەستا و معدەرێکی وەرگرت و ئەڵێ ڕێژەی هەڵاوسان لەسەر ئاستی هەرێمی کورسان گەشتۆتە لە سایە 4.20 بەڵام من پێم وابێ زیاتر لە سایە 5 باشە بگرێ بۆ لە 106 لە ئێستادا هەر بۆ نمونە ئێمە خۆمان پرۆژەی پەلەوەری مریشمان هەیە لەو پێش ئەگەر تەنێک ئەلەفمان کڕی بێت تقریبا بە 450 تا 460 دلارمان کڕی کەچی لە ئێستادا بە دۆلاریش گران بووە باشە بە بیانوی ئەوەی کە لە ئێستادا دۆلار لە بەرامبەر دراوەکانی تری جیهانە دابەزیوە بە بیانوی ئەوەی کە دۆلار لە بەرامبەر ئەڵتوونە ینی دابەزیوە ساکە تۆ سەیری بۆرسەکان کەی بەگشتی دۆلار لە بەرامبەر هەموو دراوەکانی جیهانە دابەزینێکی بەرچاوی بەخوێبینەوە بۆیە بۆ بیانوی ئێستا زۆربەی زۆری بازرگانەکانی هاوردەکردنی کاڵا و شمەک و کەلوپەل بە دۆلاریش نرخەکانە گرانکەوە تەنانەت شیش ینی یەک تەن شیش تقریبا مامونیەک لەم پێش نزیکەوە زانم 450 تا 500 دلار بێ ئێستا نزیکەی گەشتۆتە 900 دلار پرسیارم بوو باشە هۆکارەکەی چی ئاڵێ چەند معمەلێکی شیش بڵێن چەند کارگەیەکی شیش لەسەر ئاسی هەرێمی کوردستان هەیە و لەلایەن عێراقیشەوە لەلایەن جنوب وەسەتی عێراق خواستێکی زۆر زۆری لەسەر ئەمە ژوای کرۆکە بە جۆرەك لە جۆرەکان بەرز بێتەوە ئەڵێن ئەو ماتریاڵەشی کە بۆ معاملەکانی ئەکسەرێتی لە دەروەیە تەمان لە دەریشەوە بە هەمان شێوەکو سەرەتاش ئاماژەم پێکرد دۆلار لە بەرامبەر دراوەکانی ترا دابازیوە بە بیانوی ئەو جاریکە گرانەکرەوە بەڵام بەڕاستی من بەرشە سەرەکیەکەی جارمەوە بەڕاستی بۆ مۆنۆپۆڵکردن و احتیکارکردن لەلایەن هەندێک بازرگانەکان کە ئیسێغلالی ئەوەکەن کاتێک کە دۆلار دائەبەزێت یەکسەری ئۆتۆماتیکی نرخی کەرەسەکان گرانەکەن بەڵام کە دائەبەزێ بە پێچوانەوە زۆر بە تەدریجی نرخی کاڵا و کەلوپەل دابەزێنن بە بیانوەی کە ئێمە پێشتر بە نرخی دۆلاری ئەو کاتە کڕیوە جەبەر یاسایەکی ئایا نێودەوڵەتیە یاسایەکی هەرێمی عێراقی نییە کە ئەم کۆمپانیانەی کە هەرچەندە کۆمپانیەکە نێودەوڵەتیش بێ بۆ نمونە هەندێک بابەتێ وەکو شیژوەکە ئاماژەت پێکرد جیاوازە ینی پابندیان بکە بە نرخەوە کاتێکە بە دۆلار بۆ نمونە خۆی دەیکڕەیە بە دۆلار بەرهەمی دێنێەوە دۆلاریش دەیفرۆشێ پێویست ناکات لەم بەرزبوونەوەی نرخی دۆلارە بەرامبەر بە دینار ئەویش نرخەکەی بەرز بکاتەوە بەداخۆ ئێمە ئەنی چاودێرێکمانی ینی چاودێرێکی دارایی باشە ڕقابەیەکی مالیمانە لەسەر هەم ئاسی عێراق و هەم لەسەر ئاسی هەرێم هەڵبەت لە ڕووشی کڵیەوە هەیە بەڵام ئایا تا چەند نیشانەکان من پێشتر هەر بابەتێکم نووسی لەسەرەوەی کە ئایا هەر بە تایبەتی ئەمەگەر حکومەتی هەرێم بە نمونە وەربگرین چۆن حکومەتی هەرێم چاودێری نرخەکان کات و نێڵێ گرانبوونی کاڵا و کەلوپەل لەسەر هاوڵاتیان دروست ببێ ئێمە هەر بازرگانێک کە لە دەرەوە کاڵا و شمەک هاوردەی هەرێمی کوردستان و عێراقیشەکات ئینڤۆیسی لەگەڵایە فاتورەیەکی لەگەڵایە ئەم ئینڤۆیسە نرخی هەموو ئایتمەکانی لەسەرە هەر هەمووی نرخی یەکێک لە ئایتمەکان چەنە تاکسەکەی چەنە نەقڵەکەی چەنە هەر هەمووی ئەتوانێت حکومەتی هەرێم باشە دەستگایەکی چاودێری وادا بمەزرێنێت ئەو کاڵا و کەلوپەل و ینی بڵێن شماکانی کە لە دەرەوە دێت لە ڕێگای گومەرگەکانەوە چاودێری ئەم نرخانە بکات باشە وەزائیدەن ڕوبحەکەی وەزائیدەن تاکسیش ئەو کاتە نرخەکە دەرەچێت بەڵام ناکرێ بەڕاستی بەداخەوە ئێمە ینی لە وڵاتێکە ئاژین ینی بەداخەوە ینی ئەڵە قسە فەقیرە هەموو کەس پێ بێرێ هەمومان قسە ئەکەین باشە هەموو خەڵک بەڵام لە ینی عیبرەت لە جێبەجێکردنەکەیە ینی ئەجینا ئەگەر ینی دەستگایەک دامەزراوەیەک دروستکەن بۆ چاودێری نرخەکان زۆر بە ئاسانی ئەتواندرێت دەست بەسەر ئەو نرخانە بجێرێ بە هیچ جۆرە نێڵن کە گرانبوونی کاڵا و شمەک لەسەر هاوڵاتیان بەڕاستی دروست بێت. کاک جەبار ئێستا پەیامەت چییە بۆ هاوڵاتیان بەگشتی کە ئەنی ئەوان هاوڵاتی بەگشتی زیاتر خەمی بەرزبوونەوە و نزمبوونەوەی دۆلاری هەیە بۆ پێی کەشتومەک لە بازاڕەکان نادەکردن ینی مەترسێکی ئەوەی نییە کە خۆت پێشتر ئاماژەت پێکرد کە دۆلار زیاتر بەرز بێتەوە یاخود ئەوەی کە ئەو نرخە هەیە کاریگەریکی وای نابێت دوجار بۆ ڕێژەی زۆری کە لەسەر بازاڕەکاندا هەیە لەسەر شتومەکان من پێم وانێ دۆلار لەوە زیاتر بەرز بێتەوە هەروەکو سەرتاش قسەمە لەسەر کرد ئەگەر لەوە زیاتر بەرز بێتەوە بەڕاستی مەترسی زۆر گەورە خوڵقێنە لەسەر ئاسی دارایی عێراق باشە بەڵام بەگشتی ئامۆژگاری بە هاوڵاتیان ئەوەیە
ئەنی هەمیشە ئەگەر سەرمایەکی نەختێنیانی هیچ وەبەرهێنانێکی پێوە ناکەن و مامەڵی پێوە ناکەن قەیچەکە با بەشێکی درای بیانی بێ یان دۆلاری ئەمریکی بێ باشە ینی هەلا ڕووی ڕسیک مەنیجمنتیشەوە باشە ئیداری مخاتەرەوە باشەوانی کە بڵێن پارەیەکی نەختینە پارەیەکی نەختینیان هەیە با بەشێکی دراوێکی تر بێگەر هیچ مامەڵەیەکی پێوە ناکەن بۆ نمونەگەر دۆلاری ئەمریکی بەرز بێتەوە گەر بەشێک لە سەرمایەکی بکاتە دۆلاری ئەمریکی ئەگە خۆ بەرزیش بێتەوە بەقەدر ئەو بەرزبوونەوە سود و قازانج بەدەزێنە بەڵام ئەگە خۆ داش بەزێ باشە لەبەر ئێمە وەکو عێراق و هەرێمی کوردستان زیاتر وڵاتێکی ینی ئیمپۆرتەر و هاوردەکارین ئەنی کە کاتێک دۆلار دابەزێ لە بەرامبەریشە کاڵۆشمەکیش دابەز ینی بە هیچ زۆرێک ینی ئەو هاوڵاتی کە هەڵگری دۆلاری ئەمریکا زەرر ناکە بۆیە بن بە تەسەوری خۆمەڵم هەمیشە ئەنی ئەوە نییە کە بڵێن وەکو بڵێ بانگەشە بۆ دۆلاری ئەمریکی بکەم بەڵام هەمیشە دۆلاری ئەمریکی لە دیناری عێراقی باشترە عێراق وڵاتێکە لە 90 پشت بە داهاتی نەوتە بەزێ خۆتان نەزانن ینی نرخی نەوتیش هەمیشە لە ناجێگیریایە هەنی بەوەی ئەو دۆخە ئەنی ئابووری کێسە جیان تێکەوتۆ بۆی لەکەوتۆ دەراویشەکانی کۆڤید-19 بە بەردەوامی نرخینەوە لە ناجێگیریایە و ئەمەش کاریگەری لەسەر ئابووری عێراق بەگشتی دروستەکە هەمیشە ئەتوانین بڵێن عێراق ئابووریەکی ناجێگیریە و ناڕاستەخۆش کاریگەری لەسەر بەهای دیناری عێراقیش دروستەکە بەڵام دینار پێوانە ناکرێت لەگەڵ دۆلاری ئەمریکا دۆلار پێوتێ ئینتەرناشنال کەرەنسی ینی بانی پارەیەکی نێودەوڵەتیە بەڕاستی پارەیەکە سوخل و وانی وەکو بڵێ قورسایی خۆی هەیە بۆیە من هەمیشە من دۆلاری ئەمریکی لە دیناری عێراقی بە باش دەزانم بۆیە ئەوە هەڵاتانی کە سەرمایەکی نەختینیانە هیچ وەبەرهێنانیشی پێوە ناکەن ئەتوان بەشی بکەن بە دۆلاری ئەمریکی هەڵبەت کە ئێمە لە ئاسی هەرێمی کوردستان ئەکسەریتی مامەڵە گەورەکان هەمووی بە دۆلاری ئەمریکیە کرێت ینی تۆ سەسەریکە مامەڵی ئۆتۆمبیلە مامەڵی خانووە مامەڵی زەویە مامەڵەی ینی کەرەستەی بیناسازیە ئەنی ئەکسەرێتی ئەم ینی کاڵانە هەمووی بە دۆلاری ئەمریکیە کرێ ئەوەی کە بڵێن مامەڵە زیاتر بە دیناری عێراقیەوە کرێ بابەتە زەروریاتەکانی ڕۆژانن بە تایبەتی ینی بابەتی خواردەمەنی ئەم زۆرشتانە زۆر باشگای چەبەر زۆر بە کورتی ئایا ئەگەری هەیە ئەگەر بهات و یا ئەمە بگەڕێتەوە بۆ قۆناغی پێش بەرزبوونەوەی نرخی دۆلار بازار بە گشتی بگەڕێتەوە من پێم وانە نا پێم وانە لە ئێستادا عێراق یان بڵێن وەزارەتی دارایی عێراقی پلانیەوەی هەبێ جارێکی تر بەهای دۆلاری ئەمریکی دابەزێنێتەوە بۆ نمونە بۆ 120 ئەمانە بۆ ئەنی ئێستا ئەگەر تۆ سەریکەی هەر لە خستنەڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە ڕۆژانە نزیکەی 30 میلیۆن دلار بە بانکی ناوەندی جارێتەوە بۆتە پاڵپشتێکی باشی یەدەگی دراوکە دۆلاری ئەمریکا لە بانکی ناوەندی و دوای ئەوە کە وەختی خۆی بڕیاراندا کە گۆڕانکەی لە بەهای دیناری عێراقیە بکەن تەمەن بە ئیستیشارەی IMF International Monetary Fund واتە سندوقی نەقدی دەولی و لەگەڵ بانکی نێودەوڵەتیە ینی یەکێک لە مەرجەکانیانەوە بۆ ئەگە قەرز بن بە عێراق ئەبێ بەهای پارەکان دابەزێنن باشە بۆ ئەمەش یەکێک لە ینی وەکو بڵێ ئامانجەکان یەکێک لە ئامانجەکان ینی ئەوە بوو کە ئەوە وەکڵی کەرتی وەبەرهێنانی ناوخۆی زیاتر پارە پێ بدەن تەمەن لە ئێستادا ینی لە شۆرتێرمان لەوانەیە دەرنەکەوێت بەڵام ئەگەر تۆ بەهای پارەکە دابەزی تا ئەستێک ئەتوانی بڵێ ینی پەرەپێدانی کەرتی وەبەرهێنانی ناوخۆی زیاتر ینی ئەبوژێتەوە بۆ ئەگەر ئێمە دیقەت بین بۆ هەمیشە ئێمە ئەگەر بۆ نمونە کەرتی کوشاڵ بە نمونە وەرگین بۆچی هەمیشە ینی بابەتی کوشتتوکاڵی تورکی و ئێرانی کێبەرکەی ینی بابەتی کوشتتوکاڵی خۆمانی کردووە باشە بۆ لەبەری نرخەکانی ئەوانە هەمیشە هەرزانتر کەوتووە بۆ پێی کە بڵێن تمەن لە بەرامبەر دۆلارە نزمترە لیرەی تورکی لە بەرامبەر دۆلارە نزمترە باشە هەمیشە ئەو کاڵانی ئەوان لە ئەوانی ئێمە هەرزانتر کەوتووە کە لە کاتێکیشە هەم هەرێمی کوردستان و هەم عێراقیش بەڕاستی وڵاتێکی کوشتتوکاڵیە باشە بۆیە کە کاتێک تۆ بەهای پارەکەتدا ئەبەزێ لە بەرامبەر دۆلاری ئەمریکا ئەو کاتە کاڵا و کەلوپەلی ناوخۆی بە تایبەتی بابەتە کوشتتوکاڵیەکان ینی ئەبێتە کێبەرکەی ئەو کاڵا کەلوپەلانی بڵین تورکیەگەران بۆی ئەتوانین بڵێن لە لۆنگ تێرمە ئەگەر بەڕاستی خەڵکی مختەز لەم بوارە ئیش بکەن ئەگەر بۆ نمونە ینی دامەزراوەیەک لەم بوارە کە چاودێری ئەو دۆخە بکە من ئەتوانم بڵێم لە لۆنگ تێرمە دابەزینی بەهای دیناری عێراقی دەرهاوی شتێکی زۆر باشی لە پەرپێدانی کەرتی وەبەرهێنانی ناوخۆی یا دروست دەکات زۆر سپاس زۆر ڕۆژ بوویت بەڵازیزان راپۆرتێکمان هەیە پێشبڕکەی پاسکیل سواریەکە پاملێرمان ئەردەڵان محەممەد پاملێری وەرچی بۆی ئامادەکردین بە پێکەوە بینەری و راپۆرتە بین ڕۆژی سەی حوزەیرانی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی پاسکیل سواریدا دەنرێت لە جیهاندا بەڵام لە هەرێمی کوردستان نەگەیادی ناکرێتەوە بەڵکو بەرپرسانی وەرزشیش ئاگایان لەو ڕۆژەش نییە لە شاری سلێمانیش بە بۆنەی ئەو ڕۆژەوە گروپێک چالاکێک ئەنجام دەدات بەبێ ئەوەی هیچ بەرپرسێک ئامادەی چالاکێکە بێت یاریزانانیشدان بەو ڕاستیەدا دەنێن کە زۆر بەکەمی گرنگی بە یاریەکە دراوە و
نەبوونی پاڵەوانێتیش کاریگەری خراپی لەسەر یاریزانان دروست کردووە بەڵام ئەوەش ئاشکرا دەکەن سەرەڕای گرنگی وەرزشکردنەکە لە هەمان کاتیشدا سوودێکی زۆری بۆ تەندروستی هەیە تا ڕادێکی زۆر کەم گرنگی بەم ڕۆژە درێت لەم هەرێمەی ئێمەیە چکە بە عام وەرزشەکە نەبووە بە شتێکی بڵاو لە ناو خەڵکە شتێکی ئاسایی نییە هێشتا بەو شێ بەڵام هەر لە چاو ساڵانی پێشووترە باشترە و خەڵک تۆزێ گرنگی پێەیە بە تاکید پاسی سوارێکەکە لە باشترین وەرزشەکان هەم چێژی تایبەتی خۆیە هەم مجموعەیەک تەندروستی زۆر باشی هەیە کە هەموو کەسێک دەتوانێت ئیسفادەی لەکە بە دڵنیایەوانێ خۆی نەکردنەوەی پێشبڕکیەوە بتوڵە واد لێ ئەکاتۆ تەمرین کەمترکەی بەشداریکردن و چوونە دەرە و چالاکیەکانی کەم کەیتەوانێ من تقریبا لە 2012 بە هەمیشەی پاسکیل بەکارێنم بەڵام ئەم جۆرەیان کە ئەمە یاریزانی پاسکیلی سیباقی هەڵم ژاردووە تقریبا نزیکی 6 مانگێکە تەمرینی بووە کەم و تا یاسە بەشداری یەک توڵم کردووە لەگەڵ نادێکەمانە پلەی پێنجەمانە ناوە لەسەر ئاسی عێراق فەرهاد مححمود لە گروپی پاسکیل سواری شاخەوانی سلەیمانی تا ئێستا توانیوێتی چەند پاڵەوانێتیەک ئەنجام بدات بەبێ ئەوەی هیچ بەرپرسێک هاوکاری بێت بەڵام ڕەخنەیەکی توند لە بەرپرسانی وەرزشی و یاریەکە دەگرێت کە تەنها ناوی زل و دێی وێرانن هەرچەندە گەشببینین بە خۆیان بەڵام هیچ گەشببینین بە بەرپرسان لەبەرەوەی زۆرێک لە بەرپرسانی ئەم کوردستانە نازانن ڕۆژی جیهانی پاسکیل سواری چ ڕۆژێکە خۆمانۆک و حەزێک شوێنم پاسکی سواریە کەوتوین دەمێکە کۆمەڵک برادر یەکمان گرتووە لە کوردستانە لە سەرجەم شارەکانە لە هیچ شارێکە لایەنێ نایە دەستە بگرێت لایەنێ نایە بڵێ کاکە پاسکی سواری شتێکی باشە ئەبێ بەشێک بێت لە بەشەکانی وەرزش لە کوردستانە پشتە بگرێت بە تەنیا توانین بە 2 ڕۆژ پێشبڕکێ سازکەم کەسیش گلەیەکی لێ نەبووە بەڕێوەبەرهاتێکی گەورە لیژنێکی ئۆڵمپی ناوێکی گەورە شاری وێران نەتوانێت ینی بتوڵێ بەو گەنجانە بکە کە پێم وایە زۆر سەرفکان ملیۆنێکی تێناچێ ئەگەر هەر شتێک بۆی دڵیان خۆشکە من وڵی لەبەرەوەی کۆمەڵە گەنجی بەتوانامانەیە گەشتبینم بەوان نەگەشتبین بم بە حکوومەت و نەگەشتبین بم بە لیژنەی ئۆڵمپی بەڕاستیەوان خەمساردن یعنی ناوێری بڵێ بتوڵە ناوێڵی بڵێ شتێکم بەرێ ئەڵێ پارە نییە یەکسەر جواب دااتۆ پارە نییە بڵێ لەگەڵ ڕێزم بۆیان پێم وابێت نیوەیان نەزانن ڕۆژی جیانی پاسکیل چ ڕۆژێکە ئەمە گلەیی بێ بۆ ئەوەیە کە بە خۆیان نابچنەوە ئیتر عیبە پەیام هەوڵی زۆریدا قسە لەگەڵ ئەندامی کێکێتی پاسکی سواری سلەیمانی بکات لەسەر ڕۆژی جیهانی پاسکی سواری و ئەو گلەیانەی ئاڕاستەیان دەکرێت بەڵام ئاماژەیان بەوەدا کە ناتوانن بۆ تیڤ قسە بکەن جیاواز لە کوڕان لە شاری سلەیمانی گرنگێکی تایبەت بە پاسکی سواری کچاندراوە و توانیویانە مێژوێکی گەورەش بۆ شارەکە بنووسنەوە بەڵام بە پێچەوانەوە بەهۆی پشتگوێخستنی پاسکی سواری کوڕان تا ئێستا نەک هیجیانەیەک نییە لە شاری سلەیمانی کە باوەش بۆ یاریزانانی بکاتەوە بۆیە بەناچاری یاریزانان دەڕۆنە یانەکانی دەرەوەی پارێزگای سلەیمانی و گرنگی بە یاریەکەی خۆیان دەدەن یاخود بە یەکجاری لەگەڵ پاسکیلەکەیان جیا دەبنەوە ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی بەڵازان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە سەرجەم بڕگەی و بابەتەکانمان جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.